ژیان بە کورت و پوختی چییە؟ ئەم ژیانە پڕگریانە ئەمەندە سەختە زۆر شار مرۆڤەکان بەدەست ژیانە بێ بە فیلمی هندی. ئەرکی ئێمە چیە لەسەر ئەو ژیانە؟ خۆی گەورە مرۆڤەکانی دروست کردووە تەنها بۆ مەودایەکی کورت بۆ تاقیکردنەوە. بابەتە قوڵەکەی شکست. مردنم بە چای خۆم بینیوە. ئەبێ ئێمە شکست بە شکستەکان بێنین. ئازارەکان ئەتکەن بە پیاوێکی بەهێز دەبی بە مدەڕع. قبولکردن و ڕەڤزکردنەوە. هەندێک لە مرۆڤەکان خودی خۆیان ڤایرۆسێکی کوشندن تا نەتکوژن دەست بەدارە نابن. مردن بۆ واتە گشتەکەی و بە واتە قوڵیەکەی. کاک عەبدوڵڵا بامن و تۆ بۆ ئەو سەفەرە ئەبەدیە بۆ ئەو دنیا شتێک بەرین وەکو دیاری بۆ ئەم دنیاش شتێکی تر جێبێ هەڵین بۆ یادگاری. باسی پیاوبوون بکەین بە شێوازێکی مەعریفی و فەلسەفی. مەرج نییە ئەوەی کە نێر بوو پیاو بێت هەرگیز. پیاوبوون ئەبێت پێش ئەوەی کە تۆ پیاوبی مرۆڤ بی. خۆشەویستترین کەس لای جەنابەت چییە؟ خوای گەورە هیچ بەدیلێک وجودی نییە. ساڵتان لێبێ خۆشەویستانم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی پۆدکاستەکەمان. ئەوڕۆ دەچینە سەر چەندین بابەتی فەلسەفی و مەعریفی. ئەوڕۆ میوانەکەمان کەسێکە کە ئەزمموی زیاتر لە 30 بۆ 50 بواری گەشە پێدانی مرۆیی و وەروەها ڕاوێژکاری بازرگانیە خۆی و لە هەمان کاتدا کەسێکە کە شێوەکار و وەروەها نیگارکێشە کەسێکی هونەرمەندەوە وەروەها چەندین کتێبی هەیە. ئەوڕۆ پۆدکاستێک دەکەین لەسەر بابەتی مرۆڤبوون و بابەتی ژیان وەروەها چەندین بابەتی تر. ئەو پۆدکاستە مێ دەکەم هەمووتان لە سەرەتاوە تا کۆتایی بینەری پۆدکاستەکە بن. لە سەرەتادا زۆر سوپاسی سپۆنسەرەکانمان دەکەین. سپۆنسەری سەرەکیمان کۆمپانیای ڤانەیە. زۆر سوپاسیان دەکەین کە پشتگیریمانن لە پرۆژەکەماندا. وەروەها زۆر سوپاسی براندی خۆماڵی براندی سمودی سیزن دەکەین. با دەست پێ بکەین. مامۆستا یاخۆ بەخێراتن. زۆر سپاس بۆ ئێوە. سەلامەتن. سەلامەت بن یاخۆ. سپاس بۆ دەرفەتە. لە سلێمانیەوە بۆ سارد و سۆڵیەی ئەوڕۆ بەفرباریە لە سلێمانی بۆ ڕێگە دوورەتان پڕیوە بۆ هاتوونەتە ئێرە گەلێک بەخێراتن. بەڕێزیت هەڵبەتە گرنگ بوو. من ئەم پرۆگرامم بەلاوە زۆر گرنگە و بە خۆشحاڵی و هاتم بۆ ئێرە. سپاس بۆ ئێوە بۆ دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوە. بەڕێزیت. سەلامەتەوە. سەلامەتن. لەلایەک گەشە پێدانی مرۆیی دەکەن، لەلایەک ڕاوێژکاری بازرگانین، لەلایەک هونەرمەندن، تابلۆ دروست دەکەن، نەخش دەکەن. ئەو هەموو ئەزمونە لە جەنابتان حەزەکەم لە زاری جەنابتانەوە بزانین. ماشاڵڵا تەمەنیشتان نزیکەی 55 ساڵە. زیاترە تەمەن درێژە و بەرەو 58 ڕوات. 57م تێپەڕاندووە. من لە دایگوی ساڵی 1967م بەوە چین بۆ 58 ساڵ. وڵی کە عەبدوڵڵا کە من بەلامە گرنگە باسی کەم هەندێک لە بابەتەکانە باس کردووە. ئەو بەهرەمەندی کە خوای گەورە بە مرۆڤ بەخشێت. من حەزەکەم دایما بۆ قسەکانم نمونەیەک باس کەم وەکو سامپڵێک باس کەم. لەوانەیە تۆ مەسەڵەن کەسێک ئاچێت دیسکتۆپێک لاپتۆپێکە کڕێ لە جێگایەک هەر لەو مارکەیە مەسەڵەن ئەپڵە بۆ نمونە جۆرێکی ترە HP بۆ نمونە بەڵام سایزەکانی جیاوازە یا دیزاینەکەی جیاوازە هەندێکی مواصفاتی زیاترە هەندێکی کۆمەڵە بەرنامەی خاصی تایە باشە یا لە هەندی مۆبایلەکەی جنابتا لەوانەیە لەگەڵ کەسێکا فەرقی هەبێ کۆمەڵە ئایکۆنی زیاترە کۆمەڵە بەرنامەی زیاترە کاتێککە بەرنامەکان وجودی هەبوو تۆ حەزەکەی بەکاری بێنی لە سەرەتایە لە هەندێک بەرنامەی سادۆ دەست پێکەی دوایی حەزەکەیت ئینسان فزۆڵیە حەزەکاوانی کەش تاقی کاتەوە بزانین بەرنامانە سوودیان چیە بۆچی باشن کاتێککە ئینسان دروسە بێت خوای گەورە مەفەزلی خوای گەورەیە نیعمەتە بە مرۆڤەکانی بەخشێ بەشێکی زۆری ئازاتی مرۆڤەکان نییە یعنی با بڵێم ئەو بەهرەمەندیە ئەو سکیڵە وجودی هەیە لە حقیقەتە بەرنامەکان لەناو ڕۆح و مێشتی مرۆڤەکانە سەیڤ بووە داوەڵۆت بووە دابەزیوە ئیتر تۆ مبارەساکەی واتە بەکاریانە هێنەی تێستیانەکەی سیرەکەی هەمویان بە جۆرە لە جۆرەکان تاموچێژی تایبەتی خۆیانیان هەیە و گرنگی زۆر باشیان هەیە یەکی لەوانە من جوانترین خولیای من با بڵین ئەساڵەتی من ئۆرجیناڵی من سەرەتایی من لە سەرەتایی پۆلی یەکی سەرەتایی لە ساڵی 1970 کە بۆ یەکەم جار
قەڵەم ئەلوانم وەرگرت و دەفتەری ڕسمم وەرگرت دەستم کرد بە تابلۆ دروستکردن حەزم لێ بوو حەزم لە دنیای ڕەنگە ئیتر لەو کاتەوە یعنی ئەمە بەهرەیەکە زگماچیە دەسەکەی بەکاری تابلۆ چێشان وردە گرنگی پێدەی و تەشریع ئەکرێت هەندێک دافع و پاڵنەری بەهێز هەیە کە تۆ لە کۆتاییابی بە هونەرمەندێکی دەرکەوتوو سەرکەوتوو و کۆمەڵە تابلۆی زۆر جوان دروستەکەی وەکو هونەرمەندێکی شێوەکارە ناسرێت کەواتە کاتێک کە تۆ دەبی بە نیگارکێشێکی باش لە هەمان کاتە با بڵین حەز و ئارەزۆکانت فراوانترە بێ دڵت بەمە ئاو ناخواتەوە بەمە مرتاح نابی تابلۆکان با تعبیری بێ بە فیگەرەکان ئەلوانەکان ڕەنگەکان هەرێکی باسی شتێ بکە بەڵام ئەمە ناتوانێت و پێویست پەیامەکەی تۆ بگەێنێ لەگەڵ تابلۆ کێشانە تۆ دەتوانیت چی بکەی ئەبی بە خۆشنووس بە خەتات من ئەندامی سندیکای خۆشنووسانی کوردستانم ئەندامی سندیکای خۆشنووسانی عێراقم وەکو خەت باشە خەتاتێکی زۆر باش و کۆمەڵی تابلۆی زۆر باش و لەو پێشەنگیانی کە بەشداریم کردووە لەسەر ئاسێکی بەرفراوان کۆمەڵێک جایزە وەرگرتووە با بڵین مای شانازی و سەربەرزیە ئەمەکو کاری هونەری لەسەر بابەتی گەشە پێدانی مرۆیی لە گەشە پێدانی مرۆیی بابەتی زۆر هەن گەلێک بابەت هەن ڕاستە ئەو بابەتانەی کە جەنابیشان ئەزمونتان لەسەری هەیە زیاتر ئەوانن کە وەکو بڵێ ئینسانیان لە ڕوحی ئینسانەکانەدا کێشەکانیان بۆ چارەسەر دەکەن تا ئێوە لەسەر ئەو بابەتە ئەزمونێکی زۆرتان هەیە حەزەکەم لەسەر ئەو بابەتە قسە بکەین گەشە پێدانی مرۆیی چۆم و دەستان بە گەشە پێدانی مرۆیی کردو سەرەتای خاڵەکەەوە چۆم و بڕیاکتان نەبچن ناو ئەو بابەتانەوە ئایدیایکی جیاوازت هەیە ڕوئیاکی جیاوازت هەیە خەونە گەورەکانی تۆ فەرقی هەیە لەگەڵ کەسانی دەوروبەرت بیر دەکەیتەوە چ شتێک گرنگە بۆ مرۆڤایەتی بۆ ئینسانیەت ئەرکی تۆ چییە بەرپرسیارەتی تۆ چییە لە ژیاندا ئەبێت تۆ چ کارێ بکەی دوای خوێندنەوەیکی زۆر و دوای بەرکەوتنێکی زۆر و دوای ئەزمونێکی زۆر ئەگەیتە ئەو ئاستەی کە بڕیارە دەی کارێ بکەیت ناوازە بێت تایبەت بێ شاکار بێ و خزمەتێکی ڕاستە و خۆی مرۆڤایەتی بێ هەم بە ئۆنلاین هەم بە ئۆفلاین بەو شێوازە چۆن بتوانی پەیامەکان لە ڕاستەخۆ بە کەسی بەرامبەر بگەێنی تۆ دەبێت کەسانێک جۆگری تۆ بن سیمینارێک دروستکەی کۆرسێکت هەبێ پرۆگرامت هەبێ بەڕاستی گرفتەکانی ژیان و لەمپەرەکان بربەستەکان هێندە زۆرن پێویستیان بە چارەسەکردن هەیە پێویستیان بە ڕوونکردنەوە هەیە پێویستیان بەوەی کە ئێمە شڕۆڤیکەین شتی کاری بکەین قسەی جددی لەسەر بکەین و پێویستەکە ئێمە کەسانی چوادۆرمان تێبگەێنین کاتێک کە خوای گەورە مرۆڤەکانی بۆ مەهامەیەک بۆ گرنگجیەک دروست کردووە ئەوە وەزیفەی منە ئەوە ئەرکی سەرشانی منە وەکو ئەرچێکی بەرپرسیارەتی یعنی وەکو بەرپرسیارەتی وەکو ئەرچێکی بێژووی ئەخلاقی تۆ بێ کارێک بکەی کە سوودت هەبێ بۆ کۆمەڵگا بۆ کۆمەڵگای مرۆڤایەتی لەسەر ئاسێکی بەرفراوان بەو شێوازە بۆ ئەوەی کە هەموو پەیامەکانیان پێ ڕابگەێنی بۆی کە مەسەجەکان بگەینتە کەسی بەرامبەر بۆی کە کێشەکانیان بۆ چارە سەرکەی یەکەم تو خۆت ئاسوودە ئەبی بەختەوەرەبی هەستەکەی کارێکی جوانت کردووە چەند خۆشە هاوکاری کەسێک بی و لە ڕێی کۆرسەکانەوە لە ڕێی پرۆگرامەکانەوە لە ڕێی سیمینارەکانەوە پەیامەکانی تۆ ڕاستەخۆ بە کەسی بەرامبەر ئەگات و گۆڕانکاری دروستەکەی ئەبدێتی تازە وێرژنی تازە کاتێک کە تۆ ناتوانانی بە تابلۆکانت تعبیر لە هەست و احساسی خۆ بکەی و ناتوانانی کتێبەکانت لە ڕووی ئەدەبی و فەلسەفی و معرفی و سایکۆلۆژی دیسان ناتوانانی پەیامەکان بەباشی بگەێنی دەنگیشم خۆش نی تاکۆ من کەسێک بم گۆرانی بڵێم پڕ بە دەنگ هاوار بکەم دایما حەزم کردووە گۆرانیم بوتایە بە ئیحساسێکی بەهێز هەست و احساسی ڕاستەقینەی خۆم دەرببڕایە بۆ مرۆڤایەتی پڕ بووە لە تێکست و شەی زۆر بەهێزی کاریگەر ئاوازێکی زۆر باشی هەیە مادام من ناتوانم گۆرانی بڵێم خۆ دەتوانم قسە بکەم وانە خۆ دەتوانم نووسینەکانم زۆر جوانتر و باشتر بن و پەیامەکانی من بگاتە کەسی چواردەور و سوودیان هەبێت لە کۆمەڵێ بواری جیاوازە
ئەو بوارانەی کە پەیوەستن بە ڕۆحی مرۆڤەکانەوە بە معنەویاتی مرۆڤەکانەوە بە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکانەوە بە تاچی کۆمەڵگاوە بە کوی گشتی کۆمەڵگاوە و بە خێزانەکانەوە بەو شێوازە. لەسەر ئەو بابەتی بەخشین بۆ نمونە ئێمە لەسەر شتێک بۆ نمونە ئەزمونمان دەبێت ئەو ڕۆحیەتەمان تێدا دەبێت کە ببەخشین بەو کەسانەی کە پێویستیان پێمانە. سەرخواڵە زۆر گرنگە حەزەکەم لەسەر ئەو بابەتە بچینە سەر خاڵێک ئەو ئەزمونانەی کە جەنابتان لە گەشە پێدانی مرۆیدا هەبووە لەسەر ئەو بابەتە بۆ نمونە کە کۆمەڵی کەسانێک دەبینی بەجددی پێویستیان پێێتە و پێشەوەی دەست بە پۆدکاستەکە بکەین باسی چەند چیرۆکێکتان کرد کە ئێوە بێ بەرامبەر چەندین بابەتان بۆ کەسانێک بۆ چەندین خێزان بە تایبەتی خستۆتە ڕوو کێشەکانیانت چارەسەر کردو. حەزەکەم لەسەر خواڵە بوەستین و باسی بکەین. کاک عەبدوڵڵا ئەوەی کە گرنگە من باسی بکەم باکگراوندی هەموو ئینسانێک ڕابردووی هەموو مرۆڤێک فیلمێکە، فیلمێکی دوور و درێژە، ڕۆمانێکە، چیرۆکێکی تایبەتە، پڕە لە ئەکشن، پڕە لە حەدەث، پڕە لە ڕووداو. هەموو ئەو شتانی کە ئازاری بە جەستە و ڕۆحی تۆ بەخشیوە پێت باشە کەسانی تر کە تۆ ئەزمونت کردووە تووشی ئەو جۆرە شکست و گرفت و کێشانە نەبن لە ئەزمونی خۆتەوە لە هەموو ئەو شتانی کە بەواقعی تێستت کردووە. پەیامی گرنگت هەیە بۆ کەسی بەرامبەر قسەی جددیان لە قەڵاکەیت پێیان دەڵیت ڕێگەی ڕاستی ژیان بەم شێوازەیە باشە ڕەش و سپیان بۆ جیاکەیتەوە ڕێگاکانیان بۆ جیاکەیتەوە بۆی کە معنەویاتیان بەرز بێ بۆی کە ڕۆحیان ئاسوودە بێ بۆی کە ئامانجی گەورەیان هەبێ بۆی کە خەونەکانیان بەدی بێ بۆ ئەوی کە هەنگاوەکانیان هەنگاوی کردداری بێ و بە پراکتیک کارەکانیان ئەنجام بن بۆ ئەوی کە سەرکەوتوو بن بۆ ئەوەی لانی کەم ئەو ئەزمونە تاڵی کە من هەم بۆ لە ڕابردووە ئەوان دەرس و پند و عیبرەت لە ئەزمونەکانی خودی من وەرگرن کە من تێستم کردووە تاقیم کردوتەوە ئەوان تووشی ئەو هەڵانە نەبن ئەو ئەڵخامانیان پیان نەتەقێتەوە دەسوقاچیان نەپەڕێ بریندار نەبن با من پێیان بڵێم ئەمە ڕێگەی ڕاستە لێرەوە مەڕۆ ئەمە مین ڕێژ کراوە ئەمە گرفتە ئەمە کارەساتە ئەمە هەڵدێرە ئەمە ئایندەکەی ڕەشە ناڕوونە کە چوویتە ناو سەرەتای تونێلێک کە تاریکە و درێژە ئەو سرە لێ دیار بێ کە ڕووناک بێت ڕاست بڕۆ. کاتێک کە تۆ ڕێنمایی کەسی بەرامبەرەکەیت کۆمەڵە پەیامی گرنگی پێڵێ و کۆمەڵک وشەی معنەوی ڕاست و دروستی پۆزەتیڤی پێڵێ ئەفکارەکانی ئەگۆڕێ ڕوئیای ئەگۆڕێ بیکردەوەکانی ئەگۆڕێ دەبێتە جۆکریشی باش و بەخسە دەکات و کاتێک تۆ بتوانین گۆڕانکاری دروستکەی واتە تۆ کەسێکی کاریگەری واتە تۆ کەسێکی گرنگی لە ژیانە واتە تۆ کەسێکی سەرکەوتووی واتە بەڕاستی تۆ خزمەتکاری واتە تۆ توانیتە ئەرکێشی مێژووی و ئەخلاقی جێبەجێ بکەی واتە توانیتە کارەکان وەکو خۆی بە ئەنجام بگەێنی بەرپرسیاری بەرامبەر دەرئەنجامەکان کاتێک کە فیدباک وەرەگریتەوە دەبینی شتەکان بەرەو باشی ڕۆیشتووە کۆمەڵە کەسان هەن خۆگرن بۆ قسەکانی تۆ پەیوەستن بە ئیحساسی تۆ بە ڕۆحی تۆ بە بەرنامەی تۆ بە پلانی تۆ بە ئەفکاری تۆ گۆڕانکاری لە ژیانیانە دروست بووە تۆ هەست بە سەرکەوتنیشی گەوراکەی هەست بە ئاسوودەیەکەی حەزەکەم من نمونەیەکت پێ بڵێم نمونەیەکی زیندوو من سیمینارێکی بەهێزم هەبوو 3 ڕۆژی خایاند لە شاری سلێمانی باشە 7 کەس بەشدار بوون بەس بۆ مدەی 3 ڕۆژێک بوو زۆربیان خاتوونەکان بوون ئافرەت بوون لەسەر بابەتی ئەوەی کە چۆن خودی خۆت بناسیت و گرنگی بە توانەکانی خۆت بی و متبارە بە خودی خۆت بکەی و گۆڕانکاری گەورە نەوعی لە ژیانتا دروستکەی و ئیرادێکی بەهێزت هەبێ بەو شێوازە ببوورە 4 ڕۆژی خایان ببوورە لەو 4 ڕۆژە ڕۆژی 2 ساعت لە ڕۆژی کۆتاییە من با بڵین ڕێزلێنان کرا بۆ من وەکو مەراسیمێکی زۆر تایبەت لەو مەراسیمەیە کاتێک کە کۆتایی پێهات و کۆمەڵە وێنەمان گرت
هەمووی وەکو ئەرشیف وجودی هەیە خاتونێک هات تەمەنی لە 30 بۆ 35 ساڵ بوو هات دەستی کرد بە گریان وتی من 4 ساڵە لە ئازارێکی دەرونی و ڕۆحی سەختا بووم بە درێژایی 4 ساڵ سەردانی دکتۆرم کردووە وەی کە چارەسەری باش وەربگرم لە مودەی و 4 ساڵەیە کە من پارێکی زۆرم خاش کردووە و سەردانی دکتۆرم کردووە و هەوی ئەوی کە پێویست بوو بێ کردومە بەڵام بەو 4 ساڵە بەقەر ئەم 4 ڕۆژە من سوودم وەرنەگرت تۆ ژیانی منە گۆڕی تۆ کارێکی وات کرد خۆم دۆزمەوە من ون بووم لەناو ئەو گەردونە فراوانە تۆ کارێکی وات کرد من خۆم دۆزمەوە و خودی خۆمم خۆش بوێ و گرنگی بە توانەکانی خۆم بم ئەو خاتونە هەر کاتێ گوێ لە دەنجی من بێت خۆی زانە کە چیە خاتونێکی بەڕێزی محتەرەم و چەند جارێکیش ینی دەستخۆشی لێ کردوم پەیوەندی پێوە کردوم و دیاری بۆ من هێناوە مەبەسم لە چییە کەسانێکی زۆر هەیە من توانی وەژیانیان بگۆڕم و کەسی گەنج هەیە من حەز ناکەم ناوەکانیان بێنم بۆکو کوڕی گەنج لە تەمەنی 25 ساڵ بۆ 27 ساڵ ویستوتی خۆکوژی بکوان ئینتیحار بکە کاتێک کە من ئەو قساری کە کردومە بۆی بە شێوازێکی هاندان وەکو مەڕی مۆتیڤیشن چۆن گۆڕانکاری لە ژیانی خۆیان دروست کات ئەو کەسەیسە لە کۆمپانیایەکی گەورە پۆزیشنێکی زۆر باشی هەیە زەواجی کردووە ماڵی هەیە ژیانی هەیە خانووی هەیە لە ئاستێکی زۆر باشایە کەسانێکی کەیسا لە ئەوروپان لە وڵاتە عەرەبیەکانن لە ئاستێکی بەرز گەشتونێتە تۆپ بزنس لە لیڤڵشی بەرزان لە کۆمپانیای ئەی پڵەس کارەکەن گەشتون بە بەشێکی زۆر لە خەون و ئامانجەکانیان ئەسڵەن زۆربەیان زۆر پێشکەوتوترن لە من لە ڕووی مادیەوە لە ڕووی پۆست و مەنسەبەوە لە ڕووی زۆر شتەوە من بەجێماوم بەڵام شانازیەکەم کە من فاکتارێکی بەهێز بووم هۆکارێک بووم بۆ دروستکردنی ئەوان بۆی کە ژیانیان بگۆڕێ بە ئاراستێکی باشتر و ئایندێکی گەش و جوانتر بۆ خۆیان دابین بکەن بەو شێوازە حەز دەکەم لە زاری جەنابتانەوە بزانین کاک کەمال داستان چێ تکە باسی ئەو تیرۆکانت کرد ئەو ئەزمونانەی کە جەنابتان پێدا تێپەڕیون تەمام بابەتی زۆری ژماوە باسییان بکەین ئینشاءڵڵا حەز دەکەم لە زاری جەنابتانەوە بزانین کاک کەمال بەڵێ من سپاست دەکەم من ئێستا باسی خۆمت بۆکەم بەڵام باسی کەمال کە وشێشی عەرەبیە من کاتێکە مناڵ بووم هەرگیز دەمزانیوە مە چ معنایەکی هەیە باواتای چی دێ لە پۆلی چواری سەرەتایی بووم مامۆستایەکی زۆر باشمان هەبوو پێی وتم تۆ ناو کەمالەوتم بەڵێ تێزانی یان چی تم نازانم یان چی وتی یعنی پڕ یعنی پێرفێکت یعنی تەواو یعنی کامل و یعنی بێت تۆ ببی بەو کەسەی هەموو حەز و خولیاکانت هەموو بەهرەمەندیەکانت هەموو توانەکانت بخیتە کار لە هەموو بابڵین گۆشە لیگایەکەوە تەماشای ژیان بکەیت لە هەموو زاوەیەکەوە ئەو کە پێ دەکرێت بیکەیت کەسێکی بەتاڵ نیت تۆ پڕیت ئەبێ پڕ بیت دایمەن ئەو قسەی بۆ من کاریگەریشی زۆر پۆزەتیڤی هەبوو بیرم زۆر لێ کردەوە من چونکە خەون و خولیای گەورەم هەبوو هەر لە مناڵیەوە حەزمە کرد ببم بە نووسەر بە شاعیر بە ئەدیب بە کارکتەرێکی گەورە لەسەر ئاستێکی باش لەسەر تەختەی شانۆی ژیان هەستمە کرد کە کۆمەڵک مەوهیبەم هەیە بەهرەمەندیم هەیە ئەوانی کە خوای گەورە بە نیعمەت پێی بەخشیوم ئیتر ئەو ناوە لای من ناوێکی گرنگە الکەمال لله تەنها پڕی و تەواوی بەس بۆ خوای گەورەیە فقط بەس مرۆڤ قەت ناتوانێت پڕ بێت هیچ مرۆڤێ ناتوانێت لێوان لێو بێت لە زانست لە فەلسەفە لە معریفە هەرگیز بەڵام تۆ هەوڵ بیت بۆشایەکان پڕکەیتەوە سپەیسەکان پڕکەیتەوە کارکتەرێکی بەهێز بی فەیسێکی جوان بی مەحبوب بی خزمەتی گەورەی مرۆڤایەتی بکەی زۆر جوانە ئەویش بەدەر ئەنجامی کارەکانی خۆت بە شێوازێکی پراکتیکی نیشانی خەڵکی بدەیت نەتیجە زۆر مهمە دەر ئەنجام ڕیزالت ئەوە زۆر گرنگە
بەڵام بۆ مەسەلەی داستان حەزەکەم شتێکت پێ بڵێم داستان لە ساڵی 84 بۆ 85ەوە دروست بووە هەموو ئەو چیرۆکە گەورانی کە لە بەدرێژایی مێژووی مرۆڤایەتی وجودی هەیە و بیستومانە ئەوانەی کە شاکاری گەورەیە ئەوانەی کە پڕە لە ڕووداوی گرنگ بۆ مرۆڤایەتی سەیرە مەسەلەن لای مرۆڤەکان عەجیبە ئەو پێی دەوترێ داستانێکە بۆ خۆی یعنی کارێکی وایە داستانێکی مێژوویە عەرە پێڵێ المەلحەمە التاریخیە باشە وشەی داستان وەکو تۆنی دەنگ وەکو وشەکان کە ناسکە وەکو کە پڕمەعنایە زۆر خۆشم دەبێت بۆیە من هەستمە کرد کە ژیانی من داستانێکە ئەیتر من بەلامەوە گرنگ بوو پێم جوان بوو ئەمە ببێت بە ناوی دووهەمی من و لە هەموو تابلۆکانم لە هەموو کارەکانم بە ناوی داستانەوە بڵاو بۆتەوە بەشێکی لە زۆر لە دۆست و هاوڕێکانم ئەسڵەن ناوی ئەسڵی من نازانن هەڵن کاک داستان وەکو داستان مانگم مەکەن من لە ژیاما لەوانەیە بڵم زیاد لە 1000 بۆ 1500 کتێبم خوێندۆتەوە بەشێکی زۆریش لە کتێبەکان ڕۆمان بووە مەسەلەن بەڵام ئێستا من ڕۆمانەکان ناخوێنمەوە بۆچی لەبەرەوەی کە ژیانی من ڕۆمانێکە سەدان هەزار پەڕەی هەیە یعنی ژیانی من داستانێکە لێوان لێوە لە کارەسات زۆر جاریش لە مەرگەسات کەمال داستان چێە؟ داستان ئەو کەسەیە لە شەوێکی درەنگ وەختە لە تۆفان و لە زەریانە هەمیشە تیشتی ڕوونی ئەستێرەکان لە ئاسمانی پشت هەورەکان بەدیەکە ئەو کەسەیە لە شکست و لە دۆڕانە لە شکست و لە دۆڕانە جارێکی تر گوڵی سووری هیواکانی تێر بۆنەکە کەمال داستان ئەو کەسەیە لە هەرس و لە ڕووخانە جارێکی تر لە سفرەوە چین بە چیری دیوارەکان بۆ سەرەوە دروستەکە دوای شکست و ڕووخان هەستانەوە گرنگە بە تەحەداوە ئەوەی کە من ئەمەیە بیکەم ئەمەیە چین بە چیری دیوارەکان بۆ سەرەوە دروستکەم لەسەر تەختەی شانۆی ژیاندا هەریەکەمان چیرۆکێکین هەریەکێکمان ڕۆمانێکین دەمەوێ لەو خاڵە باسی ئەوە بکەین ژیان لە ئەساسدا لە بۆ گەنجێکی تەمەن 20 بۆ 30 ساڵ چییە و دەبێت چی بکە بۆ گەنجێکی تەمەن 20 ساڵ بۆ 30 ساڵ ئەوان سەرەتایی ژیانیانە دەستپێشی ژیان وەکو پێویست تاڵەکانی ژیانیان نەچەشتووە ناتوانن بە شێوازێکی دوور مەودا ئایندەی خۆیان ببینن یا بەدی بکەن واتە بۆعدێکی زۆریان نییە لە دنیا بینینە بەڕای من جگە لەوەی کە پەنابەرم بۆ خوێندنەوەی کتێبە گرنگەکان کە باشترین هاوڕێی مرۆڤە ئەو کتێبانی کە سەرچاوەی زانستی و معریفی و ڕۆحی و سایکۆلۆژیە بۆ مرۆڤەکان کە دروست دەکات دواتر بەشدار بن لە کۆرسە زانستی گرنگەکان یا جوابیستی ئەو ڤیدۆ هاندانە بن ئەوانەی کە ڤیدۆی مۆتیڤیشن و هاندانە زۆر سوودی لێ وەرەگرن و باشترینیش ئەوەیە کە ئەگەر کەسێک بناسن بیکەن بە براگەورەی خۆی بیکەن بە ڕاوێژکاری خۆی لە ئەزمونەکانی ئەوە فێر بن کە ئەوان بابڵین و کۆڕێنیشان دەرێک نەخشە ڕێگای ژیانیان پێ بڵێ بەهۆی ئەزمونەکانی خۆیەوە دەتوانن لە کۆتاییە ڕێگە ڕاستەکە بدۆزنەوە کەواتە بیکردنەوەی قوڵ خوێندنەوەی کتێبە زۆر باشەکان هەڵی بژێری چی بۆ تۆ گرنگە مەرجنی هەموو کتێبێ باش بێ بۆ ئێمە تۆ بێ هەڵبژاردەت هەبێ زیرەکبی لە دیاریکردنی ئەو بابەتانی کە بۆ تۆ پێویستن
بەتایبەتی لە بابەتی فەلسەفی، معریفی، سایکۆلۆژی، دەروونناسی بۆی تۆ خۆت بناسی. یەکەم جار هەوڵ بات خۆی بناسێ. کاتێک کە خۆی ناسی ئەو کوڕە گەنجە تەمەنی 20 بۆ 30 ساڵ هەر چەندێک ئەو گەنجانە بەگشتی کە خودی خۆیان بەباشی ناسی هەستیان بە توانە شاراوەکانی خۆیان کرد کە بەهرەمەندیشی باشیان هەیە دەتوانن پەروەردەیکەن و گەشەی پێ بدەن و گەورەیکەن و بەهێزیکەن و کاری جددی لەسەر بکەن. بۆچی؟ لەبەرەوەی کە هەموو مرۆڤێکە خوای گەورە دروستی کردووە کۆمەڵک بەرنامە و پرۆگرامی تیا دابەزاندووە، بەڵام تۆ ئەبێ بیدۆزیتەوە. چ ئایکۆنێک بۆ تۆ گرنگە کە دۆزیتەوە لە چییە هەستەکەی شارەزایی، حەزت لە چییە؟ حەز زۆر مهمە. حەزت لە چ کارێکە تۆ ئەنجامی بی، چیت پێ خۆشە؟ ئەوە گەشەی پێ بەو گەورەیکە کە ویست و ئارەزی خۆتت دۆزیەوە، توانەکانی خۆتت دۆزیەوە، خودی خۆتت ناسی، ئەتوانی کاری جددی لەسەر بکەی و گەشە بتوانەکانی خۆت بی و خۆت پەروەردەکەی و خەونی گەورەت هەبێ و ئامانجی گەورەت هەبێ، شەڕی بۆ بکەی، کاری بۆ بکەی، ئیشی بۆ بکەی بۆی کە بەدەستی بێری. بۆ شێوازە سەرکەوتووە بن. سەلامەت بن. ژیان لای کەسێکی وەکو جەنابتان تەمەنی 58 ساڵە، ئەزمونێکی زۆرتان هەبووە، گورزێکی زۆر هەبووە لە ژیانتان و زۆر ئەزمونتان هەبوو. حەزەکەم لە زاری جەنابتەوە ئەو هەموو ساڵەی 1000 ساڵانەی پێش و لەوانەیە لە دوای ئێمەش کە ئێمە لە ژیان نەمینین، حەزەکەم لە زاری جەنابتەوە بزانین ژیان بە کورت و پوختی چییە؟ وەڵامی پرسیارەکەی بە ڕێزەکە عەبدوڵڵا بەڕاستی وەڵامی زۆر هەڵەگرێت. من ئەگەر بتوانم بەڕەحایی وەڵام بدەمەوە ڕەنگە پەیامەکان جوانتر بگات. فەلسەفەی ژیان ئەوەی کە من باسیەکەم ینی بیری لە بکەمەوە، دایمە پرسیارێکی جەوهەری گرنگ هەیە بۆی کە خانەکانی مێشکت ئاکتیڤ بێ و باشتر بیر بکەیتەوە، پرۆڤە بکەی، ئەبێ پرسیاری گرنگ لە خودی خۆت بکەی. یەکێ لە پرسیارانی کە من لە خۆمم کردووە وتومە من لە فڵان ساڵ لە فڵان تەوقیت لە فڵان بەروار من لە دایک بووم. ئۆکەی باشە، ساڵێک پێشەوە 2 ساڵ پێشەوە من لەکوێ بووم؟ پرسیارێکی قورس بووم. باشە لەکوێ بووم؟ خۆ ژیان وجودی هەبووە، گەردوون هەبووە، هەسارەی زەوی هەبووە، سروشت و طەبیعە هەبووە، هەموو شتی هەبووە، مرۆڤیش هەبووە. ئەس من لەکوێ بووم؟ وجودم نەبووە، یعنی واتە لە شوێنێکی نادیارەوە لە سفرەوە هاتوویتە ئەوەی کە بووی بە بوون وجودت هەیە، ئێستا قسە ئەکەی، هەناسە ئەدەی، ئەژیت، بووی بە مرۆڤ، خوای گەورە خەڵقی کردووی، هاتیتە نێو ژیانەوە. پرۆسی حەیات مدەتێکی زەمانی کورت و دیاری کراوە، بەڵام دیاریکردنەکەی لای خوای گەورەیە، ئەو مدەیە چەندێکە. لە کۆتاییە هەر کاتێک بێت، هەر کاتێک کە ئەو کارەبایە ئەو زەیە شەتداون کرا و هەموو شتێ بوو بە ئەوفی تر، تۆ کۆتایی بە ژیانت دێت، لە ژیان دەچیتە دەرەوە، کۆتایی پێت، واتە لە سفرەوە دەچی بۆ ژێ سفر. لە مەودای ئەو چەند ساڵی کە تۆ تێیدا ژیاوی، هەناسەت داوە، ڕۆحت هەیە، گیانت هەیە، ئەحساست هەیە، هەستت هەیە، مێشکت هەیە، بیکردنەوەت هەیە، مرۆڤیت، بەمە دەوترێ ژیان. باشە، بەڵام خوای گەورە هەموو گەردوونی دروست کردووە بۆ خزمەتی مرۆڤایەتی و ڕێزی لە مرۆڤەکان ناوە، وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئەبێ مرۆڤەکانیش ڕێز لە خۆیان بنێن. ئەوەندەی کە من لە ژیان تێکەیش بێتم، ئەمە من قەناعەتم پێیەتی و توانم سەدان نمونەی لەسەر بهێنمەوە، بەلامەوە گرنگە. بەشێکی زۆر کەمی ژیانی مرۆڤ بریتیە لە چێژ و ئاسوودەیی و بەختەوەری و خۆشبەختی. بەشێکی کەمی ئەتوانین بڵین لە 120 ژیانی مرۆڤ ئاسوودەیی و بەختەوەری و چێژ وەرگرتنە، لە 180 پڕە لە ئێش و ئازار و برفتی گەورە. بۆم بابەتە من نەتوانم بڵم ئەم ژیانە پڕگریانە،
کاتی سەدای پێکەنینمان لەگەڵ پێچە شەرابی سوور تێکەڵەکەین سەبووری دڵ ئەدەینەوە درۆ لەگەڵ خۆمانەکەین خۆمانە خەڵەتێنین دڵمان خۆشەکەین ئەچینە ئاهەنگێکەوە بەس ئاهەنگەکان مناسەبەکان ئەوانی کە دەستکردی خۆمانن کورتخایەنە هەموو چێژەکان کورتە زوو تێپەڕێ بەڵام ئازارەکان دوور و درێژن بەردەوامن بەڕاستی ژیان لای من بریتیە لەو دەقەی کە تۆ لە دایکەبی کاک عەبدوڵڵا ژیان خۆی بەخۆی ڕیسکە جۆرێکە لە مجازەفە ئەبێت و ئامادەبی بۆ هەموو ئەو ڕووداوانی کە ڕوو ئەدا کە زۆربەی العلم عند الله غیبە علمی غیبە لای خودایە نازانی ئایندە چی دروسە بێ ڕووداوەکان چییە لای من بە جۆرە لە جۆرەکان فیلمێکی پڕ ئاکشنە تۆ بێت جەنگاوەرێکی بەهێزبی دایمە ساز و ئامادەبی دایمە پڕچاکبی بۆ بەرەنگاری بۆی کە بمێنیتەوە بربەرەکانی هەموو هەڵدێر و گرفت و کێشەکانی ژیان بکەی لە پێناوی مانەوەی خۆتە الصراع من ئەجل البقاء بلبلانەیە لە پێناوی مانەوەدا جۆرێکە لە جەنگەڵستان جۆرێکە لە دارستان وەکو دارستانی ئەمازۆن ئیتر هەموو شتێکی تێدایە بە جۆرێکی تری دەتوانم بڵێم ژیان مرۆڤەکان لە ئامانجیان هەیە لە ژیان وەکو یاریەکێتە بەرچاوم کاکە عەبدوڵڵا وەکو یاری پلەیستەیشن کە یاری پێکرێت زۆر جار تۆتەوێ لەو یاریە بە ئامانجەکەت بگەی کۆمەڵێ مەرحەلا بڕیت هەموو جوهدی خۆ سەرفەکەیت بە تەرکیزەوە ئیشەکەیت بە سەداقەتەوە بە باوەڕ بەخۆبوونەوە کارەکەیت بۆی کە بگەی بە مەرحەلەی کۆتایی جۆرێکی تری ژیان بەڕای من وەکو یاری پلەیستەیشن وایە تۆ بە هەموو تەرکیزی خۆتەوە بە هەموو جوهدی خۆتەوە دەتەوێت بە ئامانجەکە بگەیتە خاڵی کۆتایی هەوڵێکی زۆر جدی بۆیە بە هەموو توانای خۆتەوە کۆمەڵە مەرحەلا بڕی با بڵین لە کۆتاییە لە 180 مەرحەلەکانە بڕیت عەقلی خۆت سەلیقەی خۆت توانای خۆت هێزی خۆت بەکارێنی پس ئەزانین چی ناخۆشە کاک عەبدوڵڵا ئەزانین چی کارە ساتە پێشی کە بگەی بە مەرحەلەی کۆتایی پێشی بگەی بە ئامانج کە تۆ یاریەکەیت کارەبا بڕێت کە کارەبا بڕا هەموو شتێک تێگەچێت واتە مرۆڤ کاتێکە ئەژی مەرج نییە بگا بە ئامانجەکەی مەرج نییە بگا بە کۆتایی فیلمەکە پێشوی کە بگەی بە سەرکەوتنی گەورە پێشوی بگەی بە ئامانجەکەی خۆت پێشوی کە خەونەکەت بەدەست بێنی ڕەنگە زۆر لێی نزیک بی چەند هەنگاوێکت مابێت بەس کارەبا بڕێت ئیتر نایبینی سەرکەوتنی کۆتایی بەدەست ناهێنی بەڵام تۆ لەو مدەیە هەوڵت داوە بەڕای من ژیان ئەمەندە سەختە زۆر شار مرۆڤەکان بەدەست ژیانەوە بێ بە فیلمی هیندی ئەیانی لە پڕ قیتارەکە دێت مەجموعی ئەسبغارەکات باشە ڕەشەبایە زریانە لافاوە دەریاکان هەڵەچێت تۆفانە بارانە سەرمایە هەمووی تێکەڵ دەبێت دێبەرەوە ڕووی تۆ باشە دەرگا و پەنجەرەکان ئەدرێن بە یەکا پەردەکان ئەلەرێنەوە لەو کاتەیە خائینەکان وەکو فیلمی هیندی ئەیانێ بێن تۆ بکوژن سەرت ببڕن لە دەرگایان ئەیانێ دەرگاکە بشکێنن بەس کێشەکە لە چیایە لەو کاتەیە پاڵەوانی فیلمەکە واتە کوڕە ئازاکە یان سجن کراوە زیندانی کراوە دەست بەسەرە یان لە شوێنێکی دوور دەیەوێت وەکو فریادە ڕەسێک هاوکاری تۆ بێ بە ئەسپەکە دێت بەرەوە ڕووی تۆ پێت بگا جاری وایە ناگاتەن تۆ ئەو کەسەی کە هاتوتە ژوورەک و جەلات ئەتکوژێ سەرت دەبڕێ خۆشبەختی لە وایە کە ئەو پاڵەوانە ئەو کوڕە ئازایە ئەوکو فریاد ڕەسێک بەهانای تۆ بێت و لە دەستی جەلادەکان ڕزگارت کە ژیان ئاوا پڕە لە حەدەس سیناریۆ پڕە لە ڕوودا ڕووداوی سیر بۆیە بەڕاستی ئەبێت ئێمە
چاوەڕوانی ئەوە بین تەماشای ئەو فیلمانە بکەین لە سینەمای ژیان کە پێشتر هەرگیز نەماندیوە. لە سینەمای ژیان هەندێک فیلمی تازە ئەبینین ئەگەر عمر باقی بێ لە داهاتووە ئەو فیلمانەمان هەرگیز نەدیوە. ژیان پێت نیشانەدات. بەس بۆ هەندێک کەس ژیان ئەگەر چانسی هەبێ پڕا لە سوپرایز بۆ کەسانی کە خۆیان سوپرایزن بۆ ژیان. ژیان ئەمەندە تاڵە ئەبێت تۆ خۆت شیرینی کەی. یعنی قەناعەتی لە سەداسەدم وایە، یەقینم هەیە ئەبێت تۆ چێژ بە ژیان ببەخشی تا ژیان چێژت پێ ببەخشێت. ئەجینا دیزاینی ژیانی خۆت نەزانی، نەخشەی بۆ نەچێشی، جەنگاوەرێکی ئازا نەبی، لێهاتوو نەبی، ناتوانیت لەناو ئەو فیلمەی کە پێی دەوترێ ژیان ناتوانی ڕۆڵێکی کاریگەر ببینی، ناتوانی ببی بە پاڵەوانی فیلمەکە، ناتوانی ببی بە کارکتەرێکی بەهێز، ناتوانی سەرکەوتن ئەنجام بی. زوو دەتکوژن چونکە هەموو کاتێک درڕندەکان بوونیان هەیە، هەموو کاتێک دژایەتی دەکرێی، هەموو کاتێک لەمپەر و بربەست و دیوارە بەرزەکان لە بەردەمی تۆیان دروست دەکرێن. تۆ بەرەو ڕووی زریان و ڕەشەباکان دەبیتەوە بەردەوام. بەڵام تۆ بێ بوێربی، جەربەزەبی، ئازابیت بۆی کە تۆ بتوانی لە پرۆسی ژیانکردن سەرکەوتوو بی. بۆچی؟ چونکە بەڕاستی جورئەت ئازایەتی مێژوو دروستەکات. گرنگە تۆ ئازابیت. لەسەر ئەو بابەتە، لەسەر ئەو ئازایەتە، لەسەر ئەو بابەتەی کە ئێمە خۆمان بتوانین بەڵێ ڕۆڵێکمان هەبێت لەو ژیانە، ڕۆڵێکی کاریگەر بە شێوازێک کە پەیامەکەمان بە جوانی بگەینن هەر یەکەمان بە شێوازێک. لەسەر ئەو بابەتە دەمەوێ بچمە سەر خاڵێک. فەرموو. باسی ژیانمان کرد بەڵێ بە کورت و پوختی، چونکە ئێمە ئەگەر پۆدکاستێکی تەواوەتیش بکەین لەسەر ژیان هێشتا کەمە. ڕاستە. کە حەز دەکەم لەسەر ئەو بابەتە چەندین بوونەوەری جۆرا و جۆر هەیە لە ژیان. ڕاستە. ئینسان بە جوانترین شێواز خوڵق کراوە، بە جوانترین شێواز پیرۆز کراوە لە هەموو بوونەوەرەکانی تر. حەز دەکەم باسی مرۆڤ بوون بکەین. ئێمە چۆنە لە نەبوونەوە بووین بە بوون، چۆن هاتووینەتە ئەم ژیانە، ئێمە پەیامەکانمان چۆن بێت و ئێمە چۆن بتوانین ئەو پەیامانەی کە خۆمان حەزمان لێیە دەمانوێت بگەینین بە شێوازێکی زۆر جوان. هەروەکو باسمان کرد کەمێک پێشەسە کۆمەڵێک درەندە هەیە لە ژیان، ئێمە دەبێ بیان کوژین بە شێوازێک دەبێ مرۆڤە جوان و باشەکان هەر هەمویان پێکەوە بن. لەسەر ئەو خاڵ حەز دەکەم لە سەرەتاوە باسی مرۆڤ بوون بکەین، سەر ئەوەی کە ئەرکی ئێمە چیە لەسەر ئەو ژیانە. تەمەنێکی زۆر کورتمان هەیە، وەکو ئەوەش نییە کە 1000 ساڵ پێشەستا سەحابەکان و ئەو کەسانەی کە 1000 ساڵ ژیاون زۆر زۆر گۆڕانکاری لەسەر ژیان کراوە و ئێستاش شتەکان دەبینین تەمەن زۆر زۆر کورت بوو. مرۆڤ ئەبێ کۆمەڵە پرسیاری گرنگ و جەوهەری لە خودی خۆی بکات. من چێم؟ بۆچی دروست بووم؟ بۆ لەدایک بووم؟ ئەبێ چی بکەم؟ ئەرچی من چییە لە ژیاندا؟ بەرپرسیارەتی من لە ژیاندا چییە؟ ئەبێ چی بەدەست بێنم و بە چی بگەم؟ خەونی من چییە و ئامانجی من چییە؟ من بۆچی دروست بووم؟ هۆکارەکەی چییە؟ کاتی ئەم پرسیارە گرنگە جەوهەریانە لە خودی خۆت ئەپرسی، مێشک زۆر گرنگە کە پەیوەستە بە گەردوونەوە، سیگناڵ ئەنێرێت بۆ مەودات دوورەکان، وەڵامە ڕاست و دروستە پۆزەتیڤەکانت بۆ ڕاکێشێت. کاتێکە مێشک ئەخێتە ژێر کاریگەری و سەیطەرەی خۆتەوە، مێشکی خۆت کۆنترۆڵ دەکەی، ئیتر بە قسەت دەکات. من لەم بابەتە کۆرسێکی گرنگم بەیە، پرۆگرامێکی بەهێزمێ بە ناوی مێشک پارێزی ئەلسەحە العەقلیە، واتە تەندروستی مێشک، چۆن مێشکمان بەکاربێنین و خانەکانی ئاکتیڤ بکەین و لە سوود و بەرژەوەندی خۆمان نابێت. کەواتە کە پرسیاری گرنگ لە خودی خۆت دەکەیت و وەڵامەکانت بۆ دێتەوە، دەرئەنجامەکان وەرەگریت، بیکردەوەکان و ڕۆیات دەگۆڕێت،
کاتێککە تۆ بیکردەوەکانی گۆڕا کردار و ڕەفتاریشت دەگۆڕێ بەرنامەکانی ژیانت دەگۆڕێ بە فۆرمێکی تازە بە مۆدێلێکی تازە بە ستایلێکی تازە کارەکان ئەنجام دەیت و ئەپدەیت بیتەوە و وێژنی تازە وەرەگری باشە ئەوی کە من بەلامەوە گرنگە وەکو فەلسەفەی حەیات ئەمە قەناعەتی منە خۆی گەورە مرۆڤەکانی دروست کردووە تەنها بۆ مەودایەکی کورت لەسەر حەسارەی زەوی بۆ تێستکردن بۆ تاقیکردنەوە باشە هیچی تر ژیانێکی پێبەخشیون بە هەموو جۆرەکانی بە هەموو ڕەنگەکانی بە هەموو شێوازەکانی ئەمە ژیانی تۆیە ئەمە ئۆکسیژین ئەمە هەناسە هەڵبە بشە ئەوش نیعمەت و باران و هەموو شتێک ئەمە سروشتە چۆن تۆ لەو ژیانە ئەژیت و ئەگەی بەچی و چۆن ئەرک و بەرپرسیارەتی خۆت بە چاچی جێبەجێەکەی ئەگەر ئێمە من نمونێکی زیندوو بێنمەوە مەسەڵەن بۆ بوونە کۆمپانیایەکی بازرگانی گەورە کاتێکە پۆستێکە کات بۆی کە کارمەندێ وەرگێ بۆ یەکێ لە مەسەڵەن بۆ پۆزیشتێکی جیاواز مەسەڵەن بۆ HR بۆ بەشی IT بۆ هەر بابەتێکی گرنگ بێ 300 کەس دێبەوە بێ باشە CV خۆیان ئەنێرێن لە ئیمێل بۆ مەسەڵەن بۆ نمونە لە واتساپ دوای ئەو کە لیژنەیەک دروستە بێت بۆ ئەوەی کە ئەم سیڤیانە شۆرت لیست کات و پاک لیستیان کات لە کۆتاییە لە 300 کەس مەسەڵەن 2 کەس 3 کەس هەڵەبژێرن ئەم 3 کەسەش بۆ جاری دوو لەو چاوپێکەوت و ئینتەرویوە بەشداریە کات لە دوایە کۆتایی قەراری کۆتایی ئەوەی یەکێک هەڵەبژێرن ئەم کەسە سیڤیەکەی بەهێزە پرۆفایلەکەی زۆر باشە پڕە لە ئەزمون و سەرکەوتن بەهۆی پرۆفایلەکەی و بەهۆی سیڤەکەیەوە ئەم کەسە وەرژیراوە بەڵام ئەزانی کۆمپانیات چێکات لە علمی قیسادا لە سیستەمی بازرگانیە بۆ کە کەسێکی زۆر بەهێز و پرۆفیشناڵ بچێتە ئەو جێگایە ئەم پۆزیشنە پڕکاتەوە ئەڵێن سپاس کە تۆ وەرگیرایت پیرۆزبایی لێکەین بەڵام ئەبێت 3 مانگ تحت التەجروبە تێست دەکەین ئەگەر لە تێستی پراکتیشیە تۆ سەرکەوتوو بوویت دواتر ئێمە گرێبەستێکەکەین بۆ ساڵێک بۆ 2 ساڵیان بۆ ئۆپن کراوە ئەگەر ئەو کەسە لەو تێستی 3 مانگەیە پراکتیشی بەهێز بوو خۆی سەلماند توانەکانی خۆی دەرخست و کاتە گرێبەستەکەی لەگەڵاکەن بە شانازیەوە مرۆڤیش ئەگەر لە تێستەکەت دەرچوو لەو دنیا واتە في يوم الحساب إلى يوم القيامة لە ڕۆژی زیندوو بوونەوە لە ڕۆژی لێپرسینەوە ئەم مرۆڤانە یەک بە یەکیان حسابیان لەگەڵەکرێت و شۆڕ لیست دەکرێن و جیا دەکرێنەوە بەپێی کەفاەتیان بەپێی کردەوەکانیان بەپێی نامەی ئەعمالیان بەپێی ڕەفتار و بیکردنەوەکانیان بەپێی نیەتەکانیان باشترینەکانەوانی کە پرۆفایلەکەیان پڕە لە کاری جوان ئەخلاقی جوان بەرنامەی جوان دەستکەوتی گەورە بۆ مرۆڤایەتی ئەمانە جاکرێنەوە لە ئاەتێکی قورئانە کە ئەفەرمێت لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون هاوسەنجی نییە یەکسانی نییە لە نێوان ئەهلی دۆزەخ و ئەهلی بەهەشت جیاوازن بەڵام ئەهلی بەهەشت ئەوانن کە سەرکەوتون ئەوانن کە سیڤەکەیان قبول کراوە پرۆفایلەکەیان قبول کراوە دەچنە لیڤڵێکی بەرز دەگەن بەو فردەوسی بەو بەهەشتی کە خودای گەورە بۆی داناون کەواتە کاک عەبدوڵڵا جان یەکشتێک پێ بڵێم معقول نییە کەسێ بە درێژایی ژیانی زوڵمی کردووە سەدان تاوانی ئەنجام داوە سەدان کارەساتی خۆڵقاندووە هەزاران کەسی کوشتووە باشە کاتێککە ئەمرێت وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچێت ئەخەر چۆن شتی وابێ ئەبێ لێ پرسینەوەیەکە بێ حسابی لەگەڵا بکرێ من لەگەڵ حرمەت و ڕێزم ناتوانم باسی بنەما سەرچەکانی دینی ئیسلامی پیرۆز و شریعەت بکەم شارەزاییم نییە من لە ڕووی معریفی و فەلسەفی وە قساکەم بە معنای جوانەکەی باشە وە کەسێکیش زۆڵمی لێکراوە یعنی زۆڵمێکی زۆر زۆری لێکراوە لە هەموو ژیانیا
بۆ ساتێک ئاسوودە و بەختەوەر نەبووە. ئەبێ و کەسەی کە زۆڵمی کردووە و ستەمکار بووە لە ئەو دنیا ئەبێ باجەکەی بدات و لێپرسینەوەیشی جددی لەگەڵا بکرێت و ئەوەشی کە زۆڵمی لێکراوە و ژیانی پڕ بووە لە ئێش و ئازار و کارەسات ئەبێت قەرەبوو بکرێتەوە، ئەبێت جیا بکرێنەوە. ئەصحاب الجەنە و ئەصحاب الجەهەنەم باشە جیا بکرێنەوە. بۆیە بە قەناعەتی من کاتە ئینسان لە فەلسەفەی ژیان تێگەیشت زانی دروست کراوە بۆ ئەوەی کە گرنگیەک ئەنجام بدات و تاقی دەکرێتەوە، بەردەوام لە پرۆسی تاقیکردنەوەدایە، ئیتر گرنگی بە کات ئەیە، گرنگی بە خودی خۆی ئەیە، ئەرکەکانی خۆی بە چاچی جێبەجێ کات و دەبێت بە کارکتەرێکی سەرکەوتوو بەهێز و دەبێت بە کەسێکی پۆزیتیڤ سوود بەخش بۆ کۆمەڵگا، بەڵام بەمەرجێ خودی خۆی بەباشی بناسێت و لەگەڵ خۆی ساز و تەبابێت و کۆبنەوەی بەهێز لەگەڵ خۆیان ئەنجام بدات و بگاتە ئەو دەرئەنجامەی کە من چێم بۆشی دروست بووم. ئەرکی خۆت جێبەجێ بکە، هەموو ئەو ئەرکانی خۆت جێبەجێکە چیت پێ ئەکرێت ئەوەندەی کە دەزانی، ئەوەشی کە نایتوانی ئەسپێرەمە خوای گەورە، خوای گەورە ئاسانکاریت بۆ کە ئەچیت. بەسەرەوە بابەتە خەڵێکی زۆر گرنگم بە فکر هات. بەڵێ مرۆڤەکان و ئێمە و هەموو ئەو بوونەوەرانەی کە لە ژیاندان طبعاً بە چەندین ئەزموندا تێپەڕ دەبین، هیچ یەکێکمان هیچ کەسێکمان نییە لە ژیان شکستمان نەخواردبێت لەو شتانەی کە ویستومانە بگەین بە تۆپ لیڤڵی ئەو شتە. لەوانە ئەو شکستانە ئەزمونێکی زۆر جوانمان پێدەدەن. بۆ نمونە من دەمەوێت ببم بە یەکێک لە باشترین فڵانی شێوەکار، دەمەوێت ببم بە باشترین نووسری ئەو کتێبە ڕۆمان نووسێک، بۆ نمونە بۆ نمونە دەمەوێت ببم بە باشترین بزنسمان، بۆ نمونە دەمەوێت ببم بە باشترین قسەکەر، بۆ نمونە دەمەوێت ببم بە باشترین ڕاهێنەر لە بوارێکی تایبەت، یان بۆ نمونە دەمەوێت ببم بە باشترین بەڕۆبەری فلان شت یان هەر بابەتێکی تر. لەو خاڵانە هەر یەکێکمان لە ئێمە لەو ئەزمونە شکستی زۆرمان دێتە پێش. ڕاستە. جا لەو تاقیکردنەوەش کە باسمان کرد لە ژیاندا یەکێکە لەو ئەزمونانەی کە لە ژیاندا هەیە شکستێنن. دەمەوێت بچمە ناو بابەتە قوڵەکەی شکست. شکست بەمانایەکەی ئەوە نییە کە بۆ نمونە کابرا دەڵێ سەرکەوتوو بووە بەڵام هەزارەها شکستی هەبووە لە پاشە خۆی، بەڵام ئەو کەسانە تەنها سەرکەوتنەکەی دەبینن. ئێمە دەمانەوێت لەو خاڵە باسی ئەو شکستە بکەین کە دەگەێنێت بەو لیڤڵی کە لیڤڵێکی تۆپ لیڤڵی سەرکەوتنە لە هەموو بارەکاندا، دا هەر کەسێ بۆ شێوازی خۆی. بابەتێکی گرنگە و بابەتێکی هەستیارە و بابەتێکە ئەم بابەتە پێداویستیە گرنگە کە بە جوانی قسەی لەسەر بکەین. بۆ نمونە هیچ کاتێ دەریای ئارام کەشتیوانی چاپک و لێهاتوو دروست ناکات. بۆی کە تۆ بەهێزبی و گەورە بیت ئەبێت بچی بەگشت هەڵچوونی دەریا و تەوژمە بەهێزەکانی شەپۆلەکانی دەریا، یعنی بربەرەکانی شەپۆلەکانی دەریا بکەی لەگەڵ هەڵچوونی دەریا، بۆی کە بیبی بە کەسێکی کارامە و بەهێز و بەتوانە. شکستەکان زۆر گرنگن و فاکتەرێکی زۆر بەهێزن بۆ سەرکەوتن و لە بەردەمی هەموو مرۆڤێکە کۆمەڵە شکست و کارەساتی ناخۆش هەیە، بەڵام ئەمانە ئەزمونیشی گرنگە کەیسان دەرس و پند و عیبرەتی لێوەربگرێ و سوودی لێوەربگرێ. ئەسڵەن شکستەکان لای من زۆر گرنگن و زۆر بەهادارن و زۆر خۆشەویستن و زۆر بەقیمەتن بۆ سەرکەوتن. لە پشت هەموو مرۆڤێکی سەرکەوتووەوە ئەوانەی کە لە ئاسێکی زۆر بەرزدان کۆمەڵە شکست وجودی هەیە، بوونی هەیە، باگراوندیان پڕ بۆ لە گرفت و کێشە و نەهامەتی بە بارودۆخێکی زۆر سەخت تا تێپەڕێون ئەینجا گەیشتون بە ترۆپکی سەرکەوتن. ئەمە حەقیقەتە. بەو شێوازەی کە من حەزەکەم هەندێک نمونە بۆ جەناب باس بکەم. بۆ نمونە کاتێک کە زریان و ڕەشەباکان هەڵدەکەن زۆر بە بەهێزی لە سروشتە، هەموو باڵدارەکان
خۆیان دەشارنەوە دەفرن بووی کە پەناگەیەک جێگایەک بۆ خۆیان بدۆزنەوە بەڵام هەڵۆ کە باڵندێکی بەهێزە ڕاستەخۆ بەرەو ڕووی زریان و تۆفانەکە دەڕوا بۆی کە بەرزتر بفڕێت هەمیشە سەرکەوتنەکان و ئاسوودەی و ئارامی و خۆشبەختی لە پشت زریانەکانەوە بوونی هەیە لە پشت دیوارە بەرزەکانەوە هەست بە ئاسوودەیەکەیت هەست بە بەختەوەریەکەیت ئەبێ ئێمە شکست بە شکستەکان بێنین ئەبێ دیوارەکان بربەستەکان لەمپەرەکان تێک بشکێنین بۆی کە بگەین بە ئامانجی خۆمان چونکە بەختەوەری و خۆشبەختی لە پشت ئێش و ئازارەکانەوە حەشار دراون دەبێ ئێمە دەستمان پێی بگا یەکێ لە هۆکارە گرنگەکان کە بربەستێکی گەورەیە لە بەردەمی مرۆڤەکانە پێی دەوترێت ترس گەورەترین کۆسپە کێشەیە بۆ ئەوەی کە ترسەکانمان نەهێڵین ئەبێ بەرەو ڕووی ترسەکانمان ببینەوە بە شێوەیەکی بەردەوام ئاساییە بترسی بەڵام بترسە و هەنگاو بدێ بترسە و بەرەو ڕووی بڕۆ تا دەڕۆی بەرەو ڕووی ئەو ترسە لە بەردەم تا هێوا شێواش بچووکە بێتەوە ئەو وەهمە خەیاڵی کە تۆ دروست کردووە لە زەهنی خۆتە کە ئەم ترسە زۆر تۆقێنەر و گەورەیە لە حەقیقەتدا وانییە بەو شێوازە بەشێکی زۆری ترسەکان بەڕێژەی لە 180 لانی کەم ئەو وەهمە ترسەیە کە ئێمە خۆمان بۆ خۆمان دروست کردووە ئازادی کاتێک دروستە بێ کە ترس کۆتایی پێ هاتبێ هەرگیز مرۆڤ ئاسوودە نابێت تا ئازادی بەدەست نەهێنێ هەرگیزیش ئازادی بەدەست نایەت تا هەموو ترسەکانت تێنە پەڕان دەبێت من خودی خۆم کاک عەبدوڵڵا لە سەردەمی ترسا لەدایک بووم بەناو هەموو کۆڵانە تاریک و تەنگەبەرەکانی ژیان کە پڕ بۆ لە ترس پیا تێپەڕیوم زۆربەی ترسەکانم لەمس کردووە مردنم بە چای خۆم بینیوە چی ئێش و ئازاری ئەو دنیاە هەیە بەشێکی زۆری بۆ من بووە پشتی شێرم بەرکەوتووە بیر بکەرەوە کاک عەبدوڵڵا بە دڵی خۆت چ شتێ زۆر سەختە بۆ ئینسان چ شتێ زۆر ناڕەحەتە چ شتێ زۆر سەختە زۆر شت هەیە مەسەلەن بۆ نمونە ئیفلاسی شکستی ئابووری من لەمسم کردووە لە ژیانما نەک جارە 3 جار ئازاری جەستەیی ئازاری ڕۆحی مردنی واقعی لە دەستدانی کەسی ئەزیز و خۆشەویست شکاندنی ئیحساس و دڵ و ڕۆح ڕەتکردنەوە قبوڵ نەکردن دژایەتی کردن ئەمانە هەمووی ئازارن زۆر شتی تریش لەسەر ئەو کەوانەیە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە بکەین من کاک عەبدوڵڵا تەبەن خۆی ڕەخنەگرتن جۆرێکە لە ستایشکردن و ئازارەکانیش زۆر مقەدەسن بۆ مرۆڤی ڕاستەقینە ئەگەر ڕوخسەت بێم لەسەر ئازار تۆزێ قسە بکەم کە بزانی ئازار ئەو ئازاری کە مرۆڤ لێی دەترسێ چەند بەقیمەت و چەند بەهادار و چەند گرنگە بۆ مرۆڤ باسی ژیانمان کرد پێشتر وتم کەمترین بەشی ژیانی مرۆڤ بریتیە لە خۆشبەختی و ئاسوودەی و بەختەوەری زۆرترینی پڕە لە ئێش و ئازار باشە لە کاتێکە کە جاروبار خۆشیەکانی ژیان وەک شنەبایەک هەر وەک سروەی شەماڵ دڵ و ڕۆحمان فێنک دەکاتەوە بۆ ئەوەی کە بەرگەی ئازارەکان بگرین بۆ ئەوەی تا بتوانین بەرگەی ئازارەکان بگرین ئازارەکان ئومێدبەخشن خۆشەویستن میوانێکی خۆشەویستن هەر کاتێکە بیانەوێت بەبێ ڕوخسەت بەبێ ڤیزا یەنە ژوورە سەر لە ماڵی ڕۆحمانەدەن ئازارەکان
گڵۆپی سووری ترافیکی جادەکانن ڕامان دەگرن بۆ ئەوەی کە جارێکی تر بیرکەینەوە تا بتوانین ڕەش و سپی لە یەکتری جیا بکەینەوە. ئازارەکان بە قەناعەتی من ئازارەکان وەفادارن، بەهادارن، حەقیقەتن، پڕن لە فەلسەفەی ژیان. فاکتەرێکی زۆر بەهێزن بۆ سەرکەوتن. ئەگەر بەرگەی ئازارەکان بگریت تا نەتکوژێت دڵنیابە بەهێزترت دەکات. دەبێ مەفێریەوە ببین چێش وەربگرین لە چەشتنی ئازارەکان لە پێناوی سەرکەوتندا. ئازارەکان کاک عەبدوڵڵا دەتباتە ناو قوڵایی نهێنیەکان. ئازارەکان وا لە مرۆڤ کات ئاڕاستەی بیکردەوەکانت دەگۆڕێت، پێی بە هەموو شتەکان دەبیت. ئازارەکان دایما خۆشەویستن، ئومێدبەخشن، گرانبەهان، دروست دەکەن. ئەزیزەکەم ئەتکەن بە پیاوێکی بەهێز، دەبی بە مودەڕعە، دەبی بە دەبابە، دەبی بە شێر، دەبی بە شێری ناو دارستان. مەناعە پەیاکەی. من دەتوانم بە گەرانتی زۆر بە ئاسایی وەریگرە 3 ڕۆژلان نەخۆم، 4 ڕۆژلان نەخۆم، بەرگەی سەرما و گەرماگرم لەسەر ئەو ژادەیە خەو. زۆر ئاساییە، ناسک نیم، نا هەرگیز، مدەڕەبم، ڕاهێنانم کردووە، بەرگەی هەموو سەختیەکانی ژیانم گرتووە. زۆر لە هاوڕێکانی بەلوجودیان نەماوە لە حیاتە، شەهید کراون، ڕەمی کراون، مردوون. کاتێکە من گەیشتومەتە ئەم خۆناغەی ئێستا، هەڵبەتە من دژایەتی زۆرم کردووە، هەڵبەتە خوای گەورە ویستی لەسەر بووە. ئەمە 1 2 کاتێکە مرۆڤ گاتە تەمەنێکی تۆزێک سەرەوە، واتە لە پرۆسی ژیانکردن بەردەوامە سەرکەوتوو بووە تا ڕادێکی باش. ئازارەکان زۆر گرنگن بۆ مرۆڤ کە وات دەکات ببی بە مرۆڤێکی ڕاستەقینە، چونکە خەسڵەتە پۆزەتیڤەکانی مرۆڤ کاک عەبدوڵڵا هەموو کەسێ ناتوانێ مرۆڤ بێت، بە فەیسی کەسا تێمەکەوە. مرۆڤ بوون زۆر سەختە، پرۆسێکی زۆر سەختە. جگە لەوەی کە مرۆڤ بوونەوەرێکی گرنگە و ڕێزی ژیراوە و گرنگی پێدراوە لەسەر هەساری زەوی، و هەرچی شاکاری گەورە هەیە لەسەر هەساری زەوی، دەستکردی مرۆڤەکان و عەقڵی مرۆڤەکانە و بە هەموو زانستەکانی تەکنۆلۆژیا ئەی تووزێت لەگەڵ ئەو هەموو کارە جوانە، لەگەڵ ئەو هەموو شاکارە گەورەیە. دڵنیابە درەندەترین بوونەوەر لەسەر هەساری زەوی خودی مرۆڤە. هیچ کاتێ ناتوانیم متمانە بە مرۆڤ بکەی، زۆر بە ئاسانی ئەگۆڕێت لە بارودۆخێکەوە بۆ بارودۆخێکی تر. بۆیە شێوازی تەعاملکردن لەگەڵ مرۆڤە هەروە ئاسان نییە. مرۆڤ بوون ئەوەیە کە تۆ خاڵی ئەبی لە هەموو کارە خراپەکان، واتە کە خۆت ئەدۆزیتەوە، لەگەڵ ڕۆحی تۆرایی خۆت ئاشتەبیتەوە، ئاشتەوایی دروستەکەی و خۆشەویستی بڵاو دەکەیتەوە. چی دەبەخشی ئەوە بەدەسەهێنیتەوە، خۆشەویستی بڵاو دەکەیتەوە، دۆستایەتی، مرۆڤ بوون، هاوڕێبوون، ڕۆحی هاوکاری، تەبایی، دڵسۆزی، وەفاداری، ئەوانەی کە تۆ دەیبەخشی بە هەمان شێوە بۆت دەگەڕێتەوە. ئەوە یاسای گەردوونە، چی ببەخشی ئەوە دێتەوە بەردەست، چی بچێنی ئەوە دەدوڕیتەوە. بۆیە ئەو مرۆڤانەی کە پێیان دەوترێ مرۆڤ، پێش هەموو شتێک ئەبێ ویژدانی ئەوان دایمە بەخەبەر بێ. لە غیابی ویژدانی دەرونی کارەسات و جەریمەکان دروستە بن. بەس کاتێکە ئینسان ویژدانێکی زیندوی هەبێ، ئیحساسی هەبێ، هەستی هەبێ، دڵی هەبێ، دەرونێکی پاچی هەبێ، دەبێ بەو مرۆڤە باشەی
کە هەموو مرۆڤایەتی سوودی لێ وەربگرێ. ئەو مرۆڤە پاکانەش چۆن دەبن بەو کەسە، چۆن دەبن بەو کارکتەرە سەرکەوتووە. یەک هۆکار هەیە، ئەوە جێبەجێ نەکات، هەرگیز نابێت بەو مرۆڤەی کە تۆ متوانی پێ بکەی یا خۆشت بوێ یا کاری لەگەڵا بکەی. ئەو مرۆڤە دەبێت پەیوەندیەکی ڕۆحی زۆر گەورەی لەگەڵ خوای گەورە هەبێ. چونکە چی سیفاتی جوانە، چی کاری جوانە، چی شاکاری جوانە، چی معجزەی گەورە هەیە، چی ڕەنگی جوانە، دیزاینی جوانە، هەموو خەڵقراوەکان دەستکردی خوای گەورەیە. هیچ شتێکی خراپی نییە. جوانترینەکان، باشترینەکان دەستکردی خالقی گەورەیە. تۆ کاتێک لەگەڵ ئەو پەیوەندی دەبەستی و پەیوەستی بە یاساکان و بە بەرنامەکان و بە دەستورەکان و بە شاکارەکانی خوای گەورە، ئۆتۆماتیکی هێواش ستێپ بای ستێپ ئیتر خۆتە دۆزیتەوە، دەبیتە مرۆڤێکی پاک و بەریء و ڕاستگۆ لەگەڵ خودی خۆت ئاش دەبیتەوە و پرۆسی خودناسی دەست پێ دەکات. دەبی بە مرۆڤێکی پۆزەتیڤ لەناو کۆمەڵگا کە بتوانی دواتر شانازی بە وجودی خۆتەوە بکەی. و ئەوەش لۆگەی شەرەفە بۆ مرۆڤ کە بێ بە مرۆڤێکی باش و سەرکەوتوو و ئاسوود بەخش بۆ کۆمەڵگا. باسی پەیوەندی گشتیەکانمان کرد، تۆزێک دەمەوێت بە قوڵی بچینە سەر ئەو باسە. بەڵێ، چکە دوای ئەوە دەچینە سەر ئەسڵی بابەتەکە. لە پەیوەندی گشتیەکاندا لە نێوان مرۆڤ بۆ مرۆڤ و متمانە پێکردن و متمانە پێنەکردنی بینی مرۆڤەکان، قبولکردن و ڕەڤزکردنەوە لە نێوان ڕاگەزە جیاوازەکاندا و چەندین بابەتی جۆرا و زۆر لەسەر پەیوەندیەکان. دەمەوێت باسی ئەو پەیوەندیانە بکەین کە لە نێوان هەردوو ڕاگەزدا هەیە. بەس شێوازێک بۆ نمونە شێوازە سروشتەکەی چۆنە و شێوازە دروستەکە چییە ئینسانەکان بیکەن بە تایبەت گەنجەکان، چونکە ڕێژەی تەلاق و ڕێژەی خیانەت تا دێ بە شێوازێک بەرزتر دەبێتەوە، هەروەکو ئەو داتایی کە لەبەر دەستماندا هەیە. دەمەوێت لەسەر ئەو خاڵە بە قوڵی بچینە ناوەوە پەیوەندی گشتەکان و پەیوەندی نێوان هەردوو ڕاگەز. پەیوەندی گشتیەکان خۆی مرۆڤ کە بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، کائینێکە کە ناتوانێت بە تەنها بژی و پێویستی بە کەسانی چواردەور هەیە بە شێوازێکی بەردەوام لەناو پرۆسەی ژیاندا. بەڵام بێ ئەم پەیوەندیانە پەیوەندیەکی ڕاست و دروست و سنووردار بێ. ئەگەر تۆ بتوانی لەناو بازنەی ژیانی خۆتە پەیوەندیەکی دروستکەی، پەیوەندیەکی گشتی پۆزەتیڤ بێ، واتە گرنگ بێ، بەهادار بێ، زۆر باشە. چۆن؟ ئێستا من بە شێوازێکی ئاسان پێ دەڵێم کە چ جۆرە پەیوەندیە ئێمە دروستیکەین. هەموو ئەو کەسانی کە ئێمە پێویستەکە بیان ناسین دەبێت ئێمە بەرژەوەندیمان هەبێ لەگەڵیە. هەموو ئەو مرۆڤانی کە نایان ناسین بە هیچ جۆرێک بەرکەوتنمان نییە لەگەڵیانە، هۆکاری ئەوەی کە ئێمە هیچ بەرژەوەندیەکمان نییە لەگەڵیانە. بەرژەوەندیەکان مەساڵحی مشتەرەک، بەرژەوەندی هاوبەش، پردی پەیوەندەکان دروستەکە لە نێوان دوو مرۆڤە. چۆن؟ وەکو پەتی تەسبیح کۆمەڵێک دەنگی قەزوان کۆ دەبێتەوە بەیەکەوە و گرەیەی لەسەر پەتێکی تەسبیح یا ملوانکەیە بۆ نمونە، ئەم مروانە دەبن بە ملوانکەیەک. بەرژەوەندی گروپێک دروستەکە، باشە؟ هەمویان پێکەوەن و ساز و تەبان و چێشەیان نییە. تا بەرژەوەندی بەردەوام بێت پەیوەندیەکان بەردەوامن. کە بەرژەوەندی نەما پەتی تەسبیحەکە کە بچڕا، ئەو دەنگە قەزوانە، ئەو موروانە کە تەسبیحەکەی پێ دروست کراوە پەرش و بڵاوە بێتەوە، هەر یەکەی بەلایەکە ڕوات. کەواتە چۆن پەیوەندی دروستکەین؟ پەیوەندی دروستەکەین لەگەڵ کەسێکە پەیوەستە بە حیاتی ئێمەوە،
گرنگە بۆ ئێمە پێویستەکە بیناسین سوودی پێ ئەبەخشین و سوودی لێ وەرەگرین. ئەگەر کەسێک هەرگیز سوود بە جەنابەت نەگەیەنێ، هەرگیز هیچ جۆرە سوودێک، چ پێویستەکە تۆ بیناسی، چ پێویستەکە پەیوەندی لەگەڵا دروستکەی، بۆیە ئەبێ ئەم پردانە بڕۆخیانیت. نمونەیەکی جوانتر هەندی مۆبایلەکەی جەنابەت باشە، بۆ نمونە ئایفۆنە، گالاکسیە، کۆمەڵە بەرنامەی تایە، کۆمەڵێک ئایکۆنی تایە، پێویست بە مەسنجەر هەیە، پێویست بە واتساپ هەیە، پێویست بە ئیمۆ هەیە، پێویست بە تەلیگرام هەیە، پێویست بە فەیسبوک هەیە، بە ئینستاگرام هەیە. هەرچیت پێویستە تۆ دیلەتی ناکەی، ئەیهێڵیتەوە ڕۆژانە تۆ کاری لەگەڵاکەی، سوودت پێ بەخشێ. بەس هەندێ بەرنامەی تر هەیە ڕەنگە زیادە بێ، تۆ تاقیەکەیتەوە سێرێکی بۆ تۆ گرنگ نییە، یعنی هەر بۆ تۆ باش نییە، ڕەنگە بۆ کەسیشکە باش بێ، بەڵام بۆ تۆ زیادەیە. ئەم بەرنامەیە، ئەم ئایکۆنە ئەسڕیتەوە، دیلێتەکەی زیادەیە، ئیزافەیە، پێویست ناکە لە ناو هەندەکەی تۆیە هەبێ و قورسی بکە. باشە، کەواتە ئێمە بازنەی پەیوەندەکانی خۆمان چۆن پاککەینەوە؟ باشترینەکان، گرنگترینەکان، ئەوانەی کە پەیوەستن بە ڕۆحی ئێمەوە، ئەوانەی کە پێویستەکە بیان ناسین، گرنگە بمان ناسن، کەسە باشە پۆزتیڤەکان دەخینە ناو بازنەی ژیانی خۆمانەوە، باقیەتی ئاوت بۆ دەرەوەی بازنە، چونکە سەرقاڵمانەکەن، کێشەمان بۆ دروستەکەن. هەندێک لە مرۆڤەکان خودی خۆیان ڤایرۆسێکی کوشندن، یعنی کە هاتنە ناو ژیانتەوە تا نەتکوژن دەست بەردارە نابن. تا ئەو کوشتنە بە جەسەدیش نا، هەر بە ڕۆحیە. بەڵێ بۆی کە ئەو ڤایرۆسە کوشندانە لە خۆت دوور خەیتەوە، ئەبێت تۆ بلۆچیانکەی، ئەبێت دیلەتیانکەی، ئەبێت پردی پەیوەندەکان بڕۆخیانی، هەرگیز دەتوانن بە بازێکی بەرزیش بگەنەتەوە، دەستیان بە تۆ نەگا، پێویست ناکا بدناسن، چونکە ئەمانە بۆ تۆ سەرێشن، زیادن. 8 ملیار کەس زیاتر لەسەر هەساری زەوی ئەژی، پێویستەکە تۆ هەمووی بناسی؟ حەیات کاک عەبدوڵڵا ژیان کورتە بەشیەوە ناکە، بەشیەوە ناکە کات بۆ ئەم هەموو کەسە دانەی. من نمونەیەکی جوان پێ بڵام کە لە کەلتوری کوردیە، لە فەرهەنگی کوردیە، لە عادات و تەقالیدی کوردیە بۆ بە کێشەیەکی سەخت و گەورە. باشە، بۆ نمونە کەسێک 50 ئامۆزای هەیە، 50 خاڵۆزای هەیە، کەواتە 100-200 خوشکەزا و ئامۆزازا و خاڵۆزا و برازا و ئەمانەی هەیە. یعنی کوی گشتی ئەو خانەوادەیە بە گشتی ئەچێتە 1000 بۆ 2000 کەس. بەردەوام لەناو خێزانەکانە کۆمەڵێک گۆڕانکاری ڕوەدا، وانە مردن هەیە، نەخۆشی هەیە، کێشە هەیە، گرفت هەیە، ناخرێتەوە سەردانی هەمویان بکەی، کات بەش ناکە. مەرجدی کە ئامۆزای تۆ بوو، خاڵۆزای تۆ بوو، دراوسەی تۆ بوو، ئیتر تۆ داخلی بەرنامەی ژیانی خۆتی بکەیت و بخیتە ناو بازنەکەوە، مەرج نییە. باشترینەکان هەڵبژێرە، چاکترینەکان ئەوانەی کە لەگەڵ ڕوئیای تۆ، لەگەڵ خەیاڵی تۆ، لەگەڵ ئەفکاری تۆ، لەگەڵ بەرنامەکانی حیاتی تۆ ئەسازیان ئەگونجێن، هاوسەنگی دروستەکان و تەریبن، ئەبن بە دوو هێڵی تەریب، پێویستان بە یەکتر هەیە، ئەمانە پێشوازی گەرمیان لێکرێت، ئیستیقبال دەکرێن وەڕ لە ناو بازەی حیاتی منەوە و گریجیان پێ بە و ڕێزیان لێ بگرە و ئاسانکاریان بۆ بکە و دەستی هاوکاریان بۆ درێژکە. ئەمە کو پەیوەندی گشتی کۆمەڵایەتی. بەڵام بۆ پەیوەندی خێزانی، پەیوەندی هاوسەربوون، هاوسەرگیری، چۆن باسمان کرد ئێستا تۆ پەیوەندی تەندروستەکان هەڵەبژێری، ئەتوانی کەسێک بۆ کەسێک هەڵبژێری بۆ ئەوەی کە هاوسەری تۆ بێ و ژیانی لەگەڵا دروستکەی، بەڵام کۆمەڵە مەرجی قورسی هەیە، هەروە ئاسان نییە. هاوسەر لە دوای ئەوە کۆمەڵێک فەرعی لێبێتەوە، کۆمەڵە مەرادیفی هەیە، سێبەری هەیە. هاوسەر بێ، هاوڕێ بێ، هاوڕێ بێ، هاوکار بێ، هاوسەفەر بێ، هاوخەم بێ، هاو ئەفکار بێ، هاوژین بێ،
بڕۆ بۆ هەمووی ئەگەر کەسێکی وا باش بدۆزیتەوە بەمەرجە خاڵی هاوبەشتان زۆر بێ و بەرژەوەندی هاوبەشتان هەبێ لەگەڵ یەکە ئەکرێ پێکەوە بسازێنەوە بگونجێن و ژیانێکی باش تا ڕادەیەک ژیانێکی نۆرماڵ یا ژیانێکی بەختەوەری بە خۆتان دروستکان. کاک عەبدوڵڵا هەڵبژاردنی مرۆڤەکان زۆر قورسە. مرۆڤ کائینێکی زۆر ئاڵۆز و موعقەدە. ئەزانی چۆنە؟ هەموو ئاژەڵەکان جنسی ئاژەڵەکان ناسنامەی ئاژەڵەکان مەکشوفە دیارە. یعنی وە زۆر ڕاستگۆن. یعنی تۆ زانی صفاتی گورگ چییە؟ و کار و ژیانی مەڕ چییە؟ دەزانی دوو پشک یا مار یا پەپولە ئەمانە صفاتیان چییە؟ خەسڵەتیان چییە؟ لە چه ژینگەیەکە ئەژین؟ بۆچی دروست بوون؟ بەس ئەوان ڕاستگۆن و ئەو ئەرکەی کە پێیان سپێرراوە ئەو بەرنامەی کە لە مێشکی ئەوان یا لە زەهنی ئەوان لە ناو ئەوانە داوەنلۆد بووە وەکو خۆی جێبەجێیەک زۆر بەجوانی بێدەستکاری. یعنی تەمسیل ناکەن هەرگیز هیچ حیوار و سیناڕۆیەک دروست ناکەن. یەک ڕووی ڕاستەقینەیان هەیە هەرگیز ناگۆڕێت. زۆر ڕاستگۆن. بۆیە کاتێک کە تۆ یەشی لە ئاژەڵەکانە بینی هەر جۆرێکیان بێ ئەزانی چۆن مامەڵی لەگەڵا بکەی. ئەزانی ئەمە کارمانبزێکە، ئەمە ئاسکە، ئەمە بەرخە، ئەمە پەپولەیە، ئەمە کۆترە، وانە؟ بەس ئەمە شێرە، ئەمە پڵنگە، ئەمە گۆرگە، ئەمایان ترسناکە. شێوازی خۆپاراستن ئامادەکاری بۆ بکەی. بیرەکەی تۆ چۆن مامەڵی لەگەڵا بکەی. بەڵام ئەوە کارەساتە لەگەڵ مرۆڤەکانە نازانی چۆن مامەڵە بکەی. کارەسا لەوێ دەست پێ کات لەگەڵ مەڕێکا تێکەوی. بەڵام لە حەقیقەتە گورجێکی ڕاستەقینەیە. لەگەڵ پەپولەیەکی بەهەشت و لەگەڵ باڵندەکانی بەهەشت و پەریەکانی ئاسمانە هاوڕێتی دۆستایەتی دروستەکەی. بەڵام وانەیە جۆرێکی ترە. مرۆڤ ئاڵۆزە زۆر. وتمان مێشتی مرۆڤ پەیوەستە بە گەردوونەوە. بۆیە شێوازی مامەڵەکردن لەگەڵ مرۆڤەکانە بەڕاستی عەقڵی ئەوێ، ئەزموونی ئەوێ، بیرکردنەوەی ئەوێ، تێستی ئەوێ، زیرەکی ئەوێ. بگەیتە ئاستی ژیری کەسی بەرامبەر چۆن خوێنیتەوە و دەبێت ڕوخسار ناسێکی باش بی و دەبێت دەرو ناسێکی باش بی. ڕوخسار بناسیت بیخوێنیتەوە و دەرو ناسێکی باش بیت و تێستی بکەیت. ئەو کاتە دەتوانی مامەڵێکی تەندروست ئەنجام بی لەگەڵ کەسی بەرامبەرە کە پێکەوە بتوانن کار بکەن، پێکەوە بتوانن بەرنامەتانە بێ بۆ ژیان. جا لە پەیوەندیە خێزانیەکاندا شێوازێکی تۆکسیک هەیە لەناو کۆمەڵگەکەی ئێمە بە تایبەتی. باسی ڕێژەی خیانەت و باسی ئەوانم کرد. حەز دەکەم لەسەر ئەو پۆینتش بەداخەوە زۆر بەداخەوە کاکە عەبدوڵڵا. ڕێژەی جیابوونەوە و ڕێژەی تەلاق دیاردەیەکی زۆر گەورەی بەرفراوانی ئاشکرایە. جاران دەگمەن بوو حاڵەت بوو، بەڵام شتێکی زۆر ئاساییە. من حەزەکەم بە ئازادی و بە سەربەستی و بە ڕەهایی قسە بکەم. ئەو قسەی کە منیکەم بۆ هەموو خاتوونێک نییە، بۆ هەموو ئافرەتێک نییە، بۆ هەندێک یا بەشێکی زۆر لە خاتوونەکانە، بەشێکی زۆر لە هۆکاری جیابوونەوە و ئەو ئینفیساڵی کە دروسە بێ بەشێکی زۆری خەتایی خاتوونەکانە. یعنی ئەوان دەست پێشخەرن بۆ جیابوونەوە، ئەوان هۆکاری سەرەکیل بۆ جیابوونەوە. ئەگەر وەکو ڕاپرسیەک یا بەدواداچوونێ بکەی فۆڵۆی بابەتە بکەی لە یەکێ لە دادگاکانی باڵین شاری سلێمانی یا هەولێر بە وردی متابعە بکەی لە 170 لانی کەم هەموو ئەو دۆسیانی کە وجودی هەیە کە دوو هاوسەر لە یەک جیابوونەتەوە لە 170 ئافرەتەکان خاتوونەکان دەست پێشخەر بوون
داوای یاساییان تۆمار کردووە داوای جیابوونەوەیان کردووە لە پیاوەکان چونکە پیاو کاتێکە ژیان دروستەکە بە شێوازێکی گشتی زۆر دوورمەودا بیرەکاتەوە ئەوێت دەوڵەتێ دروستکە ئیمبراتۆرێتێک دروستکە ئەوێت داهاتوو دروستکە بۆ خۆی بۆ خێزانی بۆ مناڵەکانی مەودای بیکردنەوەی فراوان و دوورە بەڵام ئافرەت لەگەڵ پیاو ئەگەر لە یەک ژینگەیە بژین لەژێر یەک سەقف و چوارچەوەی یەک ماڵ بەڵام لە دوو جیهانی زۆر جیاوازاژین ڕوئیا و ئەفکارەکانیان زۆر جیاوازە ئەو خێزانانەی کە پەیوەستن بەخوای گەورەوە دیقەت بە ئەوانەی کە ژن و مێردێک ئەبینی دوو هاوسەر هەردووشیان بە ڕۆژوە بن نوێژەکەن بە شێوازێکی عیلمی فەلسەفی ڕۆحانی عیرفانی و بەڕاستی بە شێوازێکی مۆدێرنی عاقلانی سەردەمیانە خودای گەورەیان خۆشەوێ پلانەکان بەرنامەکان یاساکان جێبەجێکەن بەدەگمن لەو جۆرە خێزانانە ڕێژەی تەلاق دروسە بێ بەدەگمن هەندی حاڵن لە 100 جیابوونەوە دروسە بێ حاڵەتێکی زۆر دەگمەنە المەوەدە وەڕەحمە ئەوان پێکەوە ئەتوانن بەباشی بژین بەڵام دیقەت بە ئەوانەی هۆکاری سەرەکی ئەگەر باسکەین کاک عەبدوڵڵا یەکێ لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە پێشکەوتنی تەکنۆلۆژیا زۆر بە سورعەت هەموو هەنگاوەکانی بڕیوە چۆتە ئاستێکی بەرز و لێڤڵێکی بەرز ئێمە لەو ژینگەی کە هەمانە بەرکەوتمان لەگەڵ تەکنۆلۆژیاکی تازە هەیە و تۆڕە کۆمەڵاتیەکان سۆشیال میدیا کاتێک بە شێوازێکی باش و تەندروست بەکاری ناهێنی هۆکارێکی سەرەکیە سۆشیال میدیا هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی کێشەکانی ناو کۆمەڵگا بۆ ئەو کەسانی کە نازان مامەڵێکی باشی لەگەڵا بکەن خاصن بۆ خاتوونەکان و بۆ خێزانەکان تەماشای ئینستاگرام بکە بڕۆ بیبینە تەماشای تیکتۆک بکە هەموو پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا ئافرەتەکان خۆیان ئارزەکەن زۆر ڕاست بەدەگمن پیاوێکە بینی خۆی ئاڕاستکە بەجل و بەرگەوە بە هەر شێوازێک بێ ڕێگەی بە خۆی نادا ئەوە ئیشی ئەو نییە کاتێ بە شێوازێکی ناتەندروست و خراپ ئازادیشی ڕەها بە خاتوونەکانە بەخشی و پێشتر لەمسیان نەکردووە تێستیان نەکردووە بە شێوازێکی زۆر خراپ ئەو ئازادیە بەکارەهێنن کە دەبێتە ماڵوێرانی دەبێتە کارەسات دەبێتە بچڕاندنی شیرازەی خێزان دەبێتە سەرگەردانی بۆ ماڵ بۆ خێزان بۆ مناڵ کارەساتی گەورە دروستە بێت کە تۆ ئازادی بە شێوازێکی خراپ لی تێگەیشت بێتی و بە شێوازێکی ناتەندروست بەکاری بێنی بۆیە بەڕای من هەموو شتێک بێت سنووردار بێت و هەموو شتێک بێ بە سیستماتیشی بەڕێوە بچێت و یاسای هەبێت خۆی گشتی یاساکانی سەرزەویش پەیوەستە بە یاساکانی ئاسمانەوە گەردوونەوە لێوەمان دابەزیوە ئیلهامەکان هەموو زانستەکان ئێمە تەحویلمان کردو بە جۆرێکی تر کاری لەسەرەکەین ئەوە زۆر ڕاستە بە قەناعەتی من بۆیە ئەگەر تۆ بە یاسا گەورەکانەوە پەیوەستبی بە دینی پیرۆزی ئیسلامەوە پەیوەستبی پەیوەندیەکی ڕۆحی استراتیژی بەهێزی پڕ خۆشەویستی لەگەڵ خوای گەورە هەبێ بربەستەکان بە ئاسانی تێگەشتێنی ئیرادێکی بەهێز دروستەکەی خودی خۆتە ناسی بەهێزەبی بە شێوازێکی تر دەڕوانیتە ناو بابەتەکانەوە بەڵێ گەشتبی نەبی ئاسوودە ئەبی ڕاستە؟ بەڵێ ڕاست ئێستا بچینە سەر زۆر بابەتمان باس کرد ژیان و مرۆڤبوون و بابەتە پەیوەندیەکان بەڵێ زۆر زار زۆرینەی کەسەکان دەبینیت بۆ نمونە
هەرچەندە لە ناو کۆمەڵە خێزانێکدا دەژی لە ناو خێزانێکدا دەژی بەڵام هەز بە تەنهاییەکی زۆر دەکات. بەڵێ هەز دەکات تەنهایە لەو ژیانە، کەس نییە لە دەور و پشتی، کەس نییە لە دەوروبەری، کەس نییە لە حاڵی بپرسێ یان خۆی بەو شێوازەیە یان خۆی وا هەز دەکات. جا ئەو هەستە لەوانەیە بۆ هەر کەسێک بە شێوازێک دروست ببێت و خاڵێکی شەیە کە تەنهایی بەس بۆ خوددا. ڕاستە. حەز دەکەم لەسەر ئەو بابەتە باسی بکەین. تەنهایی بۆ تەنهایی کەسێک پێویست نییە. خودی تەنهایی یعنی تەنهایی، کەسێک من نابێت بۆ تەنهایی. لە تەنیاییە من چۆن پێت بڵێم دوو جۆر تەنیایی هەیە کاک عەبدوڵڵا. تەنیاییەک ئەوەیە کە مرۆڤ لە کۆمەڵگات تۆزێک دوورە بێ یا خودی خۆی لە جێگایەکە بە تەنها ئەژی بۆ مدەتێک، بۆ ساڵێک چەند ساڵێک بە تەنهایی ئەژی. ئەم جۆرە تەنیاییە بەردەوام نییە، کاتیە، کۆتایی پێدێت. بەڵام تەنهاییەک هەیە کە زۆر ترسناکە، زۆر خەتەرە، وەکو ئەو تەنهایی کە ئەو دقیق کە تۆ لە دایکەبی هەتاکو کۆتایی ژیانت تۆ تەنهایت. مرۆڤەکان خۆیان بە تەنهایی لە دایکە بن و بە تەنهایی ئەڕۆن، بە تەنهایی سەفەرەکەن. بەڵام کاتێک تۆ لەسەر و هەسارێ دەژیت، کەسی بەرامبەر و چواردۆرەکە وەکو پێویست لێت تێناگات، تێکەڵ بە هەست و ئیحساس و ڕۆحی تۆ نابێ، ناتوانێت بتخوێنێتەوە، هاوڕێیەکی ڕاستەقینە دەست ناکەوێ. کە تێکەڵ بە ئیحساس و ڕۆحی تۆ بێ، تۆی تر تەنهایت. با لە ناو ملیۆنەها کەسا بژیت، لە ناو شارێکا کە بە ملیۆنەها خەڵکی تیا بێ، ئەو قەرەباڵغیە، ئەو کۆمەڵگا گەورەیە، کۆمەڵگای مرۆڤایەتی، کاریگەری لەسەر تۆ نییە. تۆ ڕۆحت تەنهایە، ئیحساست تەنهایە، دڵت تەنهایە. ئەم تەنهاییە زۆر گرفتە. من لەسەر ئەم بابەتە حەزەکەم پێتی بڵێم. یەکێ لەو کەسانی کە من هەستی پێکەم بکو خۆم باسی خۆمەکەم کە لەوەتەی هەم هەر تەنها بووم تا ئێشش هەر تەنهام و دڵنیام بە تەنهاییش کۆتایی بە هەموو شتێک دێت. بۆچی؟ هەتاکو من چۆن بۆت باسکەم، من تێکستێکم هەیە ئەگەر بیرم مابێ لە تەنهایی هەڵبەتەوە نووسیمە لەوە ئەچێ من هەر خۆم بم، کەسم نەبێ و هەمیشە هەر هاوڕێی خۆم بم، لەوەتەی هەم کەسێ نەبوو بم ناسێت و لێم تێبگات. لەم جیهانە من غەریبم، خوا سەبووری دڵم بدات، خوا سەبووری دڵم بدات. کاتێک کە تۆ هەست بە تەنهاییشی گەوراکەی، تەنهاییشی ڕۆحی دەرونی، ئەیتر شتێک نییە کە تۆ چێژی لێ وەربگری. هاوڕێبوون زۆر مقدسە، زۆر پیرۆزە، هاوڕێی ڕاستەقینە، زۆر دەگمەنە. تۆ بتوانی هاوڕێکی زۆر باشت هەبێ، زۆر کاریگەرت هەبێ کە تێکەڵ بێ بە دنیای تۆ، ژینگەی تۆ، ئەفکاری تۆ، خولیای تۆ، ویست و حەز و ئارەزوی تۆ. ئەوە زۆر دەگمەنە. بۆیە تۆ هەست بە تەنهاییەکەی. بۆیە ڕەنگە مرۆڤەکان لەو حاڵەتەیە تووشی چیە بێ کاک عەبدوڵڵا؟ فارس الأحلامێکی هەیە. مەسەڵەن پیاو شاژنی خەونەکانی هەیە، شاژنی خەونەکانی. ئافرەت شۆڕە سواری خەونەکانی هەیە، فارس الأحلام. باشە عەرەبای پێڵێ. من لەگەڵ ئەو فارس الأحلامی خۆمە، ئەو شاژنە خەیاڵی خۆم، چەندین جار من لەسەر کەناری دەریا لە ئیستانبوڵ لە جێگایەکی کەوتومە. تۆ ئەلەوەیت کاک عەبدوڵڵا، بەڕاستی من حەزم کردەوەت پێ بڵێم هەموو مرۆڤێک بۆ خۆی خەونێکی گەورەی هەیە. باشە کاتێک کە تۆ ناتوانین شتێ بەدەست بێنی، دەتوانی بە خەیاڵ بەدەستی بێنی. ئەنی هێزی خەیاڵ زۆر گەورەیە، بێ سنوورە. ینی خودی خەیاڵ گەورەترە لە مەداری سوڕانەوەی ئەستێرەکان. هیچ کەسێک ڕێگەت لێ ناگرێ و هەموو ئەو شتانشی کە دروست بووە لە ئێستادا شاکاری دەستی مرۆڤەکان سەرەتا لە خەیاڵە دەستی پێکردەوە. باشە
بۆی کە مرۆڤ هاودەنجێک هاوڕێک هاوکارێک بۆ خۆی پێیاکە دەچێت فارس الأحلامێک شاژنی خەونەکانی یا فارس الأحلامێک با بڵێن شۆڕەسواری خەونەکانی بۆ خۆی دروستەکات بەو خەیاڵێکە خۆی ئەیەوێ کاتێکە لە ئەرزی واقعدا لەسەر هەساری زەوی وجودی نییە یا هەیە ئەم دەستی پێی نەگەیشتووە نەیناسیوە بەرکەوتنی نەبووە لەگەڵیە کەواتە پێ بە خەیاڵ بە خۆی دروستیکە بۆیە تۆ پێڵی چی من پێم وتووە ئەوەی بەباسێکم تۆ لێرە نیت تا بتوانم لەگەڵ تۆ بم من لەوێ نیم تا بتوانم لەگەڵ تۆ بم باشە من ئالێرەم بە تەنهایی بەڵام هەموو شەوێ لەگەڵ ڕۆحی تۆدا بەیەکەوە تێکەڵە بین تۆ لێرەری تا بتوانم لەگەڵ تۆ بم بەڵام من بەبێ تۆش هەمیشە دەتوانم لەگەڵ تۆ بم یعنی ئەو کەسە کە وجودیشی نەبێ هەر لەگەڵیام با لای منیش نەبێت مەبەسم لەوەیە بەڕاستی کاک عەبدوڵڵا بەڵێ بەستەکانت خۆش بەڕێزیت زۆر ئینسانەکان لە تەنهاییدا وەکو بڵێ بە فیزیکیان لە ژیاندان بەڵام بە ڕوحیان مردوون بەڵێ دەمەوێت لێرە باسی مردن بکەین باشە مردن بۆ واتە گشتەکەی و بە واتە قوڵیەکەی لای جەنابەت من حەزەکەم بە شێوازێکی وەکو کورتە فیلمێکی سینەمایی وەکو تەسویرێک من جەنابەت ببینین فیلمێک باشە مەشهەدێ باسەکەین من و کاک عەبدوڵڵا بێکەوە ڕۆین بە ڕێگایە تەماشای شتێکەکەین بۆ نمونە بەلای مزگەوتێکە ڕۆین بزانین چییە بینین ئەینجا ئێستا هاوڕابی لەگەڵ منە تەماشاکە لەگەڵما بە شێوازێکی تەسویری بە دیواری مزگەوتێکە لافیتەیەک هەڵواسرا بوو لافیتەی ڕەش بە ڕەنگی سپی زۆر بە جوانی لێ نووسرا بوو مردن سەفەرێکی ئەبەدیە هەتاون بوون تا فەنابوون وەک مردنی گەڵا زەردەکانی پاییز وەکو مەرجی تیشکی زەردی خۆراوە بوون کاک عەبدوڵڵا با من و تۆ بۆ ئەو سەفەرە ئەبەدیە بۆ ئەو دنیا شتێک بەرین وەکو دیاری بۆ ئەم دنیاش شتێکی تر جێبێ هەڵین بۆ یادگاری فەلسەفەی حەیات لای من ئەم دوو کەلیمەیەیە مردن واتە پێش ئەوەی کە پرۆسەی مردن دەست پێ بکات مردن بێتە لای ئێمە واتە پێمان بگا دەستی پێمان بگا تۆ ئەبێت دوو شت هێکاری لەسەر بکەی چی لەگەڵ خۆتە بی بە دیاری چۆ تۆ سەفەرەکەی ئەبێ بۆ سەفەر خۆت ئامادە بکەی خۆت کۆ بکەیتەوە بۆ سەفەرێکی ئەبەدی تۆ دەچی بۆ ئەڵمانیا بۆ ئەوروپا بۆ ئەمریکا بۆ کەنەدا یەک دنیا ئامادەکاریەکەی ڕاستە بەحساب بۆ هەموو شتێ بکەی تۆ سەفەرەکەی ڕاستە ئەی بۆ تۆ سەفەرێکی ئەبەدی زۆر دووری نادیار و هەرگیز ناگەڕێیتەوە ئەبەد بۆ سەفەرە بێت تۆ چی بکەی معقول نییە بەدەستی بەتاڵ بڕۆی و بەدەستیشی پڕەوە بڕۆی دیاری گران بەها لەگەڵ خۆتا ببەی ئەویش بریتیە لە ڕەفتار و کردار و ئەفکار و ئەخلاق و کارە پۆزتیڤە گرنگەکانی تۆ لە ناو سروشتا لە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتیە چیت کرد هەموو کارە جوانەکانت سیڤی خۆت پرۆفایلی خۆت کە پڕ بێ لە شاکاری گەورە بە دیاری لەگەڵ خۆت ئایبەی بەڵام ئۆکەی تۆ ڕۆشتیت بەڵام کاکە کەسانێکی زۆرت بەجێ هێشتووە ئەی نەبێ حساب بۆ ئەمانە بکەی گوناحت دەکا ئەزیزەکەم کاک عەبدوڵڵا بێ ئێمە چی بکەین ئەبێ ئێمە بۆ ئەم دنیا کۆمەڵێک شتی زۆر جوان بۆ یادگاری هەر بۆ زەکریات بەچێ بێڵین بۆی کە سوودی لێ وەربگرن بۆی کە یادمان بکەنەوە بۆی کە بیرمان بکەنەوە کاک عەبدوڵڵا بە شێوازێکی فەلسەفی پێت بڵێم بە شێوازێکی عاقڵانە با بڵێن عیلمی کە مردنیەت هەموو شتێک ڕادەوەستێت هەموو شتێک لە ئۆنەوە دەبێ بە ئۆف ئۆنلاین دەبێ بە ئۆفلاین مردن سفر بوونەوەی جێکی کیلۆمەتری ژیانە کاک عەبدوڵڵا کە مردن هات هەموو شتێک بێدەنگە بێت بێدەنگ کپ
stop تۆ ئیتر محلە لێ عەرابە نامێنێ ئاچیتە دەرەوەی بازنەی ئەو ژینگە و سروشتە کۆتایی پێدێت هەمومان دەبێ بچینە ئەو ڕێگایە و هاتوونێتە ژیان و دەبێ لە کۆتاییشدا ئەو تامە بچێژین بچینە سەر باسی خۆشەویستی و عیشقدا بەڵام پێش ئەوە مرۆڤ دوو جۆر ڕەگەزی هەیە نێر و مێ بەڵێ زۆرێک لە ئینسانەکان تەنها بۆ نمونە خاتوونەکان دەبینین ئەو گەنجانە دەبینین کە دەڵێن پیاوکەم بۆتەوە من حەزەکەم باسی پیاوبوون بکەین بە شێوازێکی مەعریفی و فەلسەفی کاک عەبدوڵڵا پیاوبوون زۆر قورسە هەموو کەسێک ناتوانێت پیاو بێت بە هەموو هێزی خۆتۆ کار بکەی هەموو هەوڵەکانە بخەیتە کار دەتوانی بیبی بە پیاوێکی واقعی ڕاستەقینە خۆت بەرجەستە بکەی ببی بە کارەکتەری پیاو یعنی شەهامەت کەرامەت زیرەکی بوێری و ئازایەتی جەربەزە لێهاتوو پیاو دروست کراوە بۆ تاقیکردنەوە سەختەکانی ژیان بۆ تێکشکاندنی بربەستەکان بۆیە سیفاتی باوشی پێدراوە کە دەبێت بە چەتر دەبێت بە پارێزەری خێزانەکەی دەبێت بە قەڵغان دەبێت بە قەڵاچی سەخت دەبێت بە چیا باڵا بەرزەکان پیاوبوون شەرەفە شانازیە گەورەییە مەرج نییە ئەوەی کە نێر بوو پیاو بێت هەرگیز پیاوبوون ئەبێت پێش ئەوەی کە تۆ پیاوبی مرۆڤ بی هەتاکو دروستبوونی مرۆڤایەتی بابڵی مرۆڤ بوون کارێکی سەختە کە تۆ بووی بە مرۆڤێکی باش و سوود بەخش و لە ڕەگەزی نێرابووی دەتوانی ببی بە پیاوێکی زۆر باش پیاو باشەکان بریتین لەو کەسانی کە لێبوردن بەخشندن و دەستکراون و بەغیرەتن و بەتوانان و هەڵگری خەمێکی زۆر قورسن و هەمیشە بەرەو ڕووی سەختیەکانی ژیان بوونەتەوە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەموو کەسانی کە لە جەنگە گەورەکانە تیا دەچێ و سەری دەپەڕێنن پیاوەکانە بە دەگمەن ئافرەتەکان تووشی هەڵتا نابن هەموو جەنگەکان کوشتن و بڕینەکان گرفتەکان بەرپرسیارەتی گەورە لەسەر خودی پیاوە بۆیە پیاوبوون سەخت و قورسە ئەگەر تۆ بتوێت ببیت بە کاری زما بە پیاوێکی گەورە دەبێ عەقڵت گەورە بێ ڕاستە و دەبێت تەقەبولی هەموو گرفت و ئێش و ئازارەکانی ژیان بکەی و بەرەو ڕێی هەموو کێشەکان ببیتەوە و نەترسیت و بوێربی و بەردەوام بی بۆی کە خۆت بسەلمێنی کە تۆ بەڕاستی پیاویت بەڵێ سەرەتادا دەمەوێت ئەگەر ئاسایی بێت لە لای جەنابتان بۆ نافەرمە خۆشەویستترین کەس لای جەنابەت چییە؟ خدا خوای گەورە هیچ بەدیلێک وجودی نییە یەکەم ئابێت تۆ پلەبەندی بکەی یەکەم خوای گەورە خۆشەویستترینە کاک عەبدوڵڵا حەزەکەم شتێکت پێ بڵێم ئەوە گرنگە باسی کەم من طبعا ئینسانەکان جیاوازن ئەفکاریان جیاوازە وانە بیکردنیان جیاوازە من یەکێکم لەو کەسانەی هەموو ڕۆژێک فرسەتم بۆ ڕێبکەوێ سعات تا 2 سعات حیوارم هەیە لەگەڵ خوای گەورە قسەی لەگەڵاکەم نەک بەو شێوازەی حەزرەتی موسا من کەسێکی سادە و ساکارم ئینسانێکی ئاساییم من ئەوەندە خودام خۆشەوێ ئیتر هەموو ئەو خەم و گرفتانی کە من ناتوانم بە کەسی بڵێم بۆ خوای گەورەی باسەکەم و تەنها هەموو کاتێک داوای هاوکاری
ڕاستەقینە لە خوای گەوراکەم و زۆر کاراسانی بۆ کردوون و زۆر ئاسوودەم بەوەی کە پەیوەستم بە خوای گەورەوە. هەموو جوانەکانی گردون لەوەدا ئەبینم. هەموو کاتانی کە لە تەنیایی تەنیاترم، بێتاقەتم، ناڕەحەتم، پەیوەندێکە دروستەکەم، پشتی پێبەستم، متمانم پێیەتی، چونکە دەزانم ئەچمە بۆ لای خۆی. ئین لله و ئین ئیلیه ڕاجعون. ئێمە لای خۆی گەورەوە هاتووین و چوین بۆ لای خۆی، بۆ بەردەمی پەروەردگار خالق، بۆ ئەوەی کە ئەو لێپرسی لەوەیانە دروستە بێت. من لە ئێستا خۆم ئامادەکەم بۆ سەفەرێکی بەقووت، بۆ ئەو دنیا سەفەرێکی ئەبەدی، بەس بۆ ئەم دنیا ئەرچی منە، بەرپرسیارەتی منە کە کاری گەورە بکەم، خزمەتی مرۆڤایەتی بکەم و ئەوەی کە خوای گەورە پێی بەخشی و ملک و نیعمەت، ئەوەی کە من ئەیزانم بە هەموو کەسێکی بڵێم. ڕەنگە هەموو ئەو ئازارانی کە من لە ژیانمە بینیومە، ئازاری سەخت، ئازاری ترسناک، بۆ ئەوە بێ کە من بتوانم دەربڕینێکی باشم هەبێ، معریفێشی باشم هەبێ، تێکستی بەهێزم هەبێ، پەیامی گرنگی کاریگەرم بۆ مرۆڤایەتی هەبێ. کەسانێکی زۆر لە منەوە دەرس و پند و عیبرەت وەرگرن، فێر ببن. ئەگەر تۆ وانەکەیت ئەوە نەتیجەکەیەتی، ئەوە یەکسانە بەوە. من لە ژیانمە دەرئەنجامی کۆمەڵێک کارە ساتم، نتائیج پێویستیان بە فیدباک نییە. دەرئەنجام، یعنی دەرئەنجام خودی کەمال داسان نەتیجەیە، دەرئەنجامە، دەرئەنجامی دروستبووی کۆمەڵێک ئێش و ئازار و گرفت و کارەسات و شکست دروست دەکا، بەهێزت دەکا، گەورەت دەکا، دەتکا بە پیاو، دەتکا بە ئینسان، دەتوانی پەیامی کاریگەری پۆزتیڤی زۆر سوود بەخشت بۆ مرۆڤایەتی هەبێ. بەو شێوازە خوای گەورە یەکەم خۆشەویستی منە، چونکە هیچ ترسێکم نییە و پەیوەستم و متمانم پێیەتی و تەنها خوای گەورە هۆکارێکی گەورەیە کە دەبێتە خۆی ئاسوودەی و دڵنەوایی من. تەنها لە هەموو شتێکم نەڵم مەگەر خوددا سەبووریم پێ بداتەوە. یعنی ئەو واتێکا کە سابر بی، تەحملت هەبێ، ئارام بگری، هێمن بی، جەربەزە بی، لێ هاتوو بی و دەرکەوی و لە گرفتەکانیش بتپارێزێ. ئین وعد الله حقا. خوای گەورە پەیامەکانی ڕاستە و شتێکی کە جوانە من باسی کەم. إن الله خبير بما تعملون. خوای گەورە زانێ ئێوە چیەکەن. خۆی دەزانێ کاتێکە من لە سلێمانی دێم بۆ هەولێر بە سیارە ڕۆم، بە پێچەوانی هەموو دنیاوە جۆ لە هیچ ناگرم. سعاتی یەکەمی لانی کەم 1 ساعت بەردەوام قساکەم بە دەنجی بەرز، پلانەکانی خۆم بۆ خوای گەورە باسەکەم، بەرنامەکانم، ئەفکارەکانم، بیر و بەچوونەکانم. ئێڵم خوای گەورە ئەمە نیەتی منە، ئەمە بەرنامەکانی منە، پێویستم بە بەردەوام، پێویستم بە ڕەحم و سۆز و بەزەیی تۆ هەیە، پێویستم بە نیعمەتەکانی تۆ هەیە، ڕێنیشان دەرم بە بۆی کە لەم کارە، لەم بەرنامەیە، لەم ئەرکە قورسی کە بە من سپاردووە سەرکەوتووە بم، ڕێنوێنیم بکە، یارمەتی دەرم بە، هاوکارم بە، خۆت ئاگاداری هەموو شتێکی. دواتر زۆر حەزم لە دەنجی محەممەد سەدیق مەنشاویە، لە فلاشێکە چۆلەوە کردم و کە نزیشی هەولێری شەبمەوە فلاشێکی ترم پێ بەس جۆدا مۆسیقا گرم، میوزیک، ئەوانەی کە سلۆیە، زۆر ڕیلاکس ئەبیتەوە، هادی ئەبیتەوە، مۆسیقام زۆر حەز لێیە. و دواتریش هەندێک جار کە تووشی ترس و یەئس و کەئابە بم، لە حاڵتێکی ناتەبیعیە، جۆلا ئەو ڤیدیۆیانە گرم کە ڤیدیۆی مۆتیڤیشن و هاندانە، عەزمێکی زۆرم پێ بەخشێت و گۆڕوتینیشی تازەم پێ بەخشێ بۆی کە جارێکیکە من دروست بمەوە، هانم ئەدات، بەهێز مەکات. بەڕاستی لەگەڵ هەندێک میوزیکی بەهێزی عەسکەری هەیە، سەربازی هەیە، واتە ئەو میوزیکانەی کە گرنگن بۆ ئێنەرژی بەخشن، ئەوانەش جۆ لێگرم بۆی کە تاقت بداتێ، هێزە پێ ببەخشێ. و خۆشەویستی دواتر
کەسێکم زۆر خۆشەوێ دوای خودای گەورە خۆشەویستترین کەسی منە ئەو کەسش ئەوەیە کە من هەر جارێک بەرەو ڕووی ئاوێنە بمەوە ئەیبینم خودی خۆم بەهای خۆم دەزانم کاک عەبدوڵڵا ئەزانم چەند بەهادارم بەڵام ڕەنگە تاکو ئێستا نەمتوانی بێت با بڵین پلانەکانم بکەمە پراکتیک نەمتوانی بێت پەیامەکانم بگەێنم نەمتوانی بێت خۆم تعریف بکەم نەمتوانی بێت خۆم بناسێنم مەسەلەن بۆ نمونە خودی خۆم زۆر خۆشەوێ زۆر ئەوەش زۆر ڕاستە من باوەڕم پێێتی چونکە مرۆڤێک تاکو نەتوانێت خودی خۆی خۆش نەبێ بەڕاستی هەرگیز ناتوانێت کەسی خۆش ببێ لە کاتێکە تۆ دژایەتی خۆتەکەی ڕقت لە خۆتە گرنگی بە خۆت نادەی من چۆن متمانەت پێ بکەم کەم لە خۆشەوێ بە چ بەرنامەیەک بە چ یاسایەک بە چ مانتقێک وانە مانتق لۆژیک ئەو قبول ناکە بەزەکە من خودی خۆم زۆر زۆر خۆشویست ئیتر دەتوانم شێم خۆش بێ کاک عەبدوڵڵا باوەڕەکەی مرۆڤایەتی والله ڕقم لە کەس نییە ئەبەد هەرگیز زۆر کەس لە دەروی باسنی ژیانی منە چۆتە دەروی باسنە و پێویستە کە پەیوەندیان لەگەڵ منە هەبێ پەیوەندەکان قەتع بووە کۆتایی پێ هاتووە هەرگیز ڕقم لە سەرسەختترین دوژمنی خۆم نییە هەرگیز بۆ یەک دقیقە بیرم لەوە نەکردوتەوە کە تۆڵە بکەمەوە کە عقوبەی بم هەرگیز ئەبەد ئەگەر خۆشم نەبێت ڕقم لێی نییە ساژیان باسی لێبوردن بکەین بەڵێ لێبوردن لە نێوان ئینسانەکاندا لێبوردن و بەخشندەیی زۆر زار خەلەلێک دەبینی لە کەسێک یان لە شتێک پێویست ناکە لە ناو کۆمەڵە کەسانێکدا پێ بڵێ تۆ غەڵەتی تۆ ئەوهای بیشکێنیەوە بە شێوازێکی هێمنانە بانگیرەکەی و بە شێوازێکی ئوسلوبێکی زۆر جوان ئەو پەیامی پێدەگەیەنی 1000 2000 3000 هەتا دەگاتە شوێنی مەبەستی خۆی حەز دەکەم ئەو پەیامە بگەینی کاک عەبدوڵڵا جا من باسی مرۆڤاتی ماکرد مرۆڤ بوون کاتێک ئینسان دەبێتە مرۆڤێکی بەهێز و سەرکەوتوو دەبیت عەقڵێکی گەورەتە بێ باشە کەواتە من ئەمەی و پەیامە بە بەڕێزە ڕابگەیەنم کێشەی گەورە لای مرۆڤی گەورە بچووکە و کێشەی بچووک لای مرۆڤی بچووک گەورەیە باشە تەنها مرۆڤە گەورەکان دڵ گەورەکان عەقڵ گەورەکان بەهێزەکان دەتوانن بەخشندە بن ئاگادار بە بەخشندەی کارێکی ئاسان نییە سەختە بەخشندەی و لێبوردەیی کارێکی زۆر سەخت و گرانە بەڵام بیرت نەچێت هەمیشە پیشەی مرۆڤە گەورەکانە ئەو کەسانی کە بەخشندن لێبوردن تەسامحیان هەیە ئەوانن کە زۆر عەقڵێکی گەورەیان هەیە و خودی خۆیان زۆر بەهێزن حەزەکەم سامپڵێک باسکەم بە کورتی دەریایەکی گەورە لەگەڵ دارێکی درەختێکی وشک کە لەسەر دەریاکە بێ کامیان گەورن دەریاکە گەورەترە نییە باشە سوراحێکی گەورە ئەوەندە کە پڕ بێ لە ئاو لەگەڵ پیاڵێکی بچووک ئەوەندە کامیان گەورن ئەم سوراحەی گەورەترە کە پڕ بێ لە ئاو نییە پیرەمەردی شاعر دێڕە شعری بەهێزی فەلسەفی هەیە کە باسی ئەم پەیامە دەکات بەڵام بە شێوازێکی تەسویری وەکو فیلم نیشانی ئێمادا ئەفەرمێت ئەبێت بەخشندە ملکەچکە لە ئاستی موچەخۆری خۆی سوراحی سەر فرۆ دێنێ لە بۆ پیاڵە کە تێی کابۆی کە ئاو یعنی مەبەسی لە دەریایە کە ئاو داری لەسەر سەر ڕاگرتووە دەزانێت چی تێدایە لە لای نەنگە لە لای شوورەییە پەروەردەی خۆی نقم کە گەورەی وایە کاتی ئینسانێک و دەریا گەورە بوو پێی شەرمە ئەوەی کە پەروەردەی کردووە یان ئەوەندە بچووکە پێی خۆش نییە پێی شەرمە قورسە نقبی کات ئەی بەخشێت ئەی خاتە سەر تەوقی سەری وەکو دەریا دەریا
چەند جوانە، یعنی چه معرفەیەک یا چه علمێک یا چه پەیامێک بە ئێمە بەخشێ، پەیامێکی گەورەی هەیە بۆ مرۆڤایەتی. کەواتە بۆ ئەوکە تۆ ئیسپاتێکی مرۆڤێکی گەورەیت ئەبێ بەخشن دەبێ. من حەزم کرد لەوە شەشی ترت پێ بڵام. هەموو کەسێک دۆستی هەیە، نەیاری هەیە، کەسانێکی زۆر هەیە حەز بە تۆ ناکەن، حەز ناکەن سەرکەوتوبی، بە هەموو شێوازێک ڕقیان لێتە. ورد ئەگەڕێن بە دوای هەڵەکانتە، ئەگەر هیچ هەڵێکی تۆش نەدۆزنەوە بۆ دروستەکەن، لە هیچەوە بۆ دروستەکەن، زیرەکەن لە دروستکردنی شتێک کە بیخەنە پاڵ تۆ، بۆی کە تۆ کەسایەتیت لەکەدار بێ، خراپ بێ، ئاسی تۆ دابەزێنێ. باشە، هەموو ئەو کەسانەی کە لە بازنەی پەیوەندەکانی مندا بوونی هەیە، هەر کەسێک حەزەکەم ئەم پەیامە زۆر بەجوانی قسەی لەسەکرین، هەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان هەر کردارێکی ناشایستی هەبوو بێ بەرامبەر بە من دژایەتێکی منی کردبێ، هەر کەسێک ئازاری ڕۆحی منی دابێ، زەرەری بە من گەیان دەبێ، بە کەسایەتیم، بە حورمەتم، بە شخصیاتم، بە هەرچی شتێک، هەموو ئەو کەسانە لای من ڕەنگە باوەڕ نەکەی زۆر گرنگ و بەهادارتر بن لەو کەسانەی کە سەپۆرتی منیان کردووە، دۆستایەتی منیان کردووە، هاوکاری منیان کردووە. بۆیە من گردنی هەموویانم ئازاد کردووە و لە هەموویان خۆش بووم، بۆی کە ئاسوودەبی ئەبێت لە هەموو کەسێک خۆش ببی، گردنیان ئازاد بکەی، ئەسڵان بیریان لێ نەکەیتەوە. بەبەستم لە چییە؟ ئازارەکانی ئەوان گەورەتەکەن، دژایەتەکانی ئەوان گەورەتەکەن، بەهێزت دەکەن، وەکو زریان و ڕەشەباکان پاڵنەرێکی بەهێزن بۆی کە تۆ بەرزتر بفڕیت. دۆستەکانیش بە شێوازی جوانی خۆیان پاڵپشتی دەکەن، هاوکاری دەکەن، ئەمانە جێگەی ڕێز و ستایشن. نابێ هەرگیز دۆستەکانمان ئەوانی کە لە ڕۆژە سەختەکانە دەستی هاوکاری و یاڕاتیان بۆی من درێژ کردووە، نابێ هەرگیز فەرامۆشیان بکەین. ئەبێ هەر کاتی هاتن بۆ لای ئێمە فەرشی سووریان بۆ ڕابخەین و بە حورمەتەوە دەستە و نەزەر لە خزمەتیان نابین بەو شێوازە. باشە، بۆیە من حەزەکەم ئاوا بە ئازادی قسە بکەم، یعنی ئەحساسی خۆت دەرەبڕی. هەندێک جار من کە لەگەڵ خۆمان قساکەم، مەسەڵەن بۆ بوون ئەمڕۆ کە بارانێکی زۆر بکە من هاتم بەڕێگا، من بەخۆم لەگەڵ خۆمان زۆر قساکەم، کۆبوونەوە لەگەڵ خۆماکەم، پرسیار زۆرەکەم، وتم کەماڵ داستان لێگەڕێ، یعنی واس بێنە، لێگەڕێ بە وەرزی ئەم زستانە، لێگەڕێ بە ئەم زستانە، هەموو دڵۆپی بارانەکان، هەموو لێز بە بارانەکان بەسەر تۆیە دا ببارێ، باس پی بیت لە ژێر کولوی بەفرەکانە، لێگەڕێ بە هەموو باران بەسەر تۆیە دا ببارێ تا دڵۆپەکان دڵ و ڕۆحی پڕ حەسرەتت ئەشواتەوە، بەڵکو خوددا جارێکی تر سەبووریت پێ بداتەوە. لێگەڕێ بە هەموو پۆلی وشەکانت وەک نەورەسەکان بە ڕەهایی بە ئازادی بفڕن بەسەر دەریاکانە، بڕۆن بەناو پۆپەشبینی زەرد و سووری هەورەکانە. ڕەنگە زستان ئەم زستانە، دوایین وەرزی تەمەنت بێ لە ناو هەموو وەرزەکانە. ڕەنگە کەمال داستان، ڕەنگە جارێکی تر دەست لە ملی بەهار نەکەی، جارێکی تر هەرگیز بۆنی گوڵ و نێرگس نەکەی، جارێکی تر بۆ ئەبەدی تامی چوالە و ڕێواز نەکەی، کە گشتیتە ئەم یەقینە ئیتر ئەزانی چۆن مامەڵە بکەی لەگەڵ کەسی بەرامبەرتە، نەکوا خۆت دانابێ کە دەسەدەیکە بژیت. من شتێکت پێ بڵم بە کورتی، من حەزەکەم دووشتی جیاوازت بۆ باس بکەم، یعنی دوو لایەنە. من بە دوو جۆر کارەکەم. جۆرێکیان ئەوەیە من هەزاران ساڵی ترەژیم،
پلانی گەورەم هەیە، ئامانجی گەورەم هەیە، استراتیژم هەیە، باشە؟ خەونی گەورەم هەیە، جددی کاری بۆکەم کە من بەردەوامم لە ژیانە، ئەو سەری هەر دیار نییە. ئەمەکو کاری پراکتیشی واقعی بۆ مرۆڤایەتی و بۆ توێشووی ئەو دنیا و بۆ گۆڕانکاری لە خودی خۆم و ڕۆحی خۆم ئەواتە سەورەکەم نەگەمە 1 سەعاتی تر. بۆچی؟ بۆی ئەڵم مادام زەمان نییە بۆ بەیانی، گارانتی نییە بۆ بەیانی، بۆی هەموو شتە باشەکان ئەمڕۆ جێبەجێی کەم زوو لە کاتەکان وەرەگرم. بۆیە من کەسێکی زۆر سەریعم، زۆر جار ئیشی 5 ڕۆژ 1 هەفتە لە ڕۆژێکا جێبەجێکەم، سوود لە کاتەکانی خۆم وەرەگرم، هیچ کات بە فیڕۆ نایم، چونکە کاتم نییە تاکو بە فیڕۆی بم کە لە 50 ساڵ تێپەڕی بەرەو سەرەوە. ئەو کاتە لەو فەلسەفەیە تێگەی کاک عەبدوڵڵا و جارێکی کەش من هەر ئەمڕۆکە لەگەڵ خۆما قسەم کردەوە، حەزەکەم ئەوەت پێ بڵێم، وتم بێتاقەت مەبە، ناڕەحەت مەبە لاوەی کە تۆ تەمەنت بەرەو سەرەوە هەڵەکشێتوەتە، نیگەران مەبە لە پیربوونت بۆ لەمەوە دووە. هەرچەندی سەر من خۆم زۆر بەگەنجەزانم، ئەو تاقە و ئەکتیڤیەتی کە من هەمە، ئەو ئێنەرژی کە من هەمە، هیچ کەسێکی 25 ساڵە، بەس ئەو ئەزمونەی کە من هەمە باشە هیچ کەسێکی 250 ساڵە، ئەزمونێکی زۆر، چونکە ژیانم فولە ماڵێ میمۆریەکەتر فولە بێت بەرگە ناگرێ. بەو شێوازە خۆم هانەدەم، بەڵام تۆ بەهێزیت گەنجیت بەتوانایت کێشەت چییە؟ ئەگەر بە فەیس و بەوەی کە وەکو قژ و ڕیش سپی بووە، هەر تاڵێکی ڕۆمانێکە، ئەوە هەمووی ئەرشیفی ڕابردووە. بەڵام من ئەڵم بۆ داهاتوو ئەگەر عمر باقی بێ، من تەمەنم ببێ بە 70-80 ساڵ، دیگەران مەبە لە پیر بوونت. تۆ خاوەنی ئەرشیفیشی دەوڵەمەندی پڕە لە ئەزمۆنی ژیان. ئەو کەسانی کە کاڵ و کرچن پێ نەگەیشتون کەسیان وەک تۆ لە فەلسەفە و خەمی ژیان تێنەگەیشتون. ئاسایی بێ بەلاتۆ کە خەڵک چۆن ڕەفتارە لەگەڵاکات. بۆیە ئەزمون زۆر گرنگە و من شەنازیەکەم بەوەی کە تاڵەسپەکانی قژ و ڕیشۆوانە جۆرێکە لە بابڵی ئۆرجیناڵیەت، ڕەسەنایەتی، حەقیقەت، فەیک نییە، ڕاستیە، ئۆرجیناڵە، واقعە، خودی خۆتت خۆش ببێ بەو شێوازەی کە هەیت. باشە؟ ڕێکەوتی کاکە بڵە فەرموویجە بەڕێزیت لە کۆتاییەکان نزیک دەبینەوە. زۆر باشە. لەو 58 ساڵەی کە لە ژیاندا بووی، ئەو ئەزمونانەی پێدا تێپەڕووی، پەیامێکت لە بۆ مرۆڤایەتی و ئەروەها بە تایبەت گەنج هەیە؟ گەنجەکان کەنزێکی کریستاڵی بەهادارن، بەقیمەتن، ئەوان جێنشینی ئێمەن. کاتێک کە ئەم جیلە دەڕوات سەفەر دەکا و ئەوان دێنە شوێنی ئێمە، ئەوان تەمسیلی ئێمە دەکەن، ئەوان دەبن بە کارکتەرێکی بەرجەستە لەسەر شانۆی ژیان. من دەڵێم خودی خۆیان زۆر خۆش ببێت و گرنگی بە توانەکانی خۆیان بدەن. یەکەم جار خوای گەورەیان زۆر خۆش ببێت، بەو معنە فەلسەفیە معریفی کە من بۆم باس کردیت. دواتر خودی خۆیان زۆر خۆش بێت، خۆیان بدۆزنەوە، توانەکانی خۆیان بخەنە کار بۆ ئەوی کە دەستیان بگات بە لیڤڵە بەرزەکان، بۆی کە شاکاری گەورە بکەن، داهێنان بکەن، ئیبداع بکەن. دواتر نیشتیمانیان خۆش ببێت. نیشتیمان ئەو ژینگە جوانەیە، ئەو خاک و سروشت و ئاوەیە کە فرامۆش کراوە. تا سەدەی ڕابردوو نیشتیمان خۆشەویست بوو.
بەڵام من ئەمەیە پێیان بەڵام مەسەڵەن من پەیامێکی خۆم هەیە بۆ ئەوان بە ئومێدی وەی ئینشاءالله کوردستانێکی گەورە دەوڵەتێکی سەربەخۆ بێت و هەموو خەڵکی کوردستان لەناو کوردستانێکی یەک پارچەی گەورەی بەهێز بە ئازادی و بە سەرپەستی بژی من خەمی من ینی یەکێ لە خەمەکانی من چۆن وەکو تێکستێ باسی بکەم بەس من شاعریش نیم پێت بڵێم ئاگادار بە ینی خۆم بە شاعر نازانم کاک عەبدوڵڵا خەمی من خەمی نیشتیمانێکە جەستەی زامدارە بەلەت بوون بە هیوای بەدەوڵەت بوون ڕەنگە خەمی ملیۆنەها کەس تەنها دۆزینەوەی ڕێگایەک بێت بۆ خۆشبەختی و دەوڵەمەند بوون دەوڵەت بوون لەگەڵ دەوڵەمەند بوون فەرقی هەیە کە تۆ بووی بە خاوەنی دەوڵەتێکی سەربەخۆ دەوڵەمەندەکە مسۆگەرە بێ ئۆکێ بێ تۆ دەوڵەتیت چیانت هەیە سەربەخۆتیت سنوورت هەیە جوگرافیات هەیە هێزت هەیە توانات هەیە ئیرادت هەیە چۆن خودی مرۆڤ کە من لەسەرەوە نووسینی زۆرم هەیە تێکستی زۆرم هەیە دەوڵەتێکی سەربەخۆیە ئاواش کە تۆ دەوڵەتێکی سەربەخۆت هەبوو ئیتر هەموو شتێک بە سیستەم و بە بەرنامە و بە یاسا دەڕوات نیشتیمانیان خۆش ببێت خودی خۆیان خۆش بێت شتێکی تر کە گرنگە بەڕاستی باوشیان خۆش ببێ بەڕاستی دایکیان خۆش ببێ لە دوای خوددا هیچ کەسێک بۆ خودی مرۆڤ لە باوک و دایک دڵسۆزتر بوونی نییە هەرگیز ئەبەت بۆیە دایک لەگەڵ باوک توی قبوڵە بە هەموو کێشەکانتەوە بە هەموو گرفتەکانتەوە کەسێک ئۆتیزمی هەیە کەسێک نەقسی هەیە گرفتی هەیە بەخێ بێکات خۆشی دەوێت عشقی ڕاستەقینە ئەوەیە کەسی بەرامبەر قبوڵکەی بە هەموو شێوەیەک بێ هیچ بەرژەوەندیەک بۆیە عاشقی ڕاستەقینە لەم سەردەمەیە مطلقاً بوونی نییە ئەگەر هەش بێت لە ناو پیاوانایە بەس ئەم تێ من بەرپرسیارم بەرامبەر بۆ قسەیە و زۆری شقسەم هەیە لەسەر ئەو بابەتە تەنها پیاو دەتوانێ عاشق بێ وەکو خەج و سیامەند چی کردووە وەکو شیرین و فەرهاد شیرین لە چ کەش و هەوایەکا بوو فەرهاد چێوی تاقۆسانی چۆن کرد بە نەحت و پەیکەر و شاکاری دروست کرد وەکو قەیس و لەیلا مەجنون و لەیلا بۆ نمونە وانە قەیس شێت بووە بۆی بەس لەیلات باشی نییە ئەزیزەکە عشقی ڕاستەقینە لە پیاوە سەرچاواگرێ و پیاو بەرپرسیارە لە هەموو شتێک لەسەر گۆی زەوی لێپرسینەوە سەختەکانیش بە دەرەجەی ئەساسی لە پیاوە کرێت سەرۆکی خێزانە باوکە سەرکردەیە کەسی یەکەمە هێز پۆست دەسەڵات هەیمەنە غیرەت ئازایەتی جورئەت بەرپرسیارەتی ئەرچی قورس لای پیاوە ئەمە حەقیقەتە ئەس خاتوونەکان ئەوانی کە زۆر باشن بەقیمەت و بەهادار و خۆشەویست و گرنگن چونکە جوانترین سیفاتیان پێدا بەشرێ دایک تحفەیە کە هیچ بەدیلێکی نییە ئەبەت هیچ بەدیلێکی نییە باوکیش بە هەمان شێوە مقدسن پیرۆزن من بە گەنجەکان ئەڵێم باوشیان خۆش بوێت بە هەموو شێوازێک و گرنگی بە دایکیان بن دڵی نەشکێنن بورم سازجان صحیح ئەگەر کەسێک بێت تاجی سەربەرزی لەسەر کات و لۆگۆی شەرەف خەتە سەر سنگی ئەبێت یەکەم ڕۆژانە پێڵاوەکانی باوشی ماچ کات
و پێڵاوەکانی داشی بکە بە تاجی سەری لەسەر گۆی زەوی لە باوک و دایک دڵسۆزتر بۆ ئینسان هەرگیز بوونی نییە ئەبەد هەرگیز. بەڵام گەنجەکان یا مناڵەکان لەو هەست و ئیحساسە قورسە تێناگەن بەڕاستی بەداخەوە. باوک بوون زۆر قورسە، ئیشەکات بێوەی لێ ڕاستی بن، زەحمەتە کێشێت بێوەی قبوڵیکەن، کۆی گشتی خەمەکان دەخاتە سندوقی ڕەشی ئەسرارەکانی خۆیەوە کۆی دەکاتەوە. کاتێک کەسێکیش نەبێ بۆی باسکەی، هاوڕێیەکت نەبێ کە متمانی ڕەهای پێ بکەی، ئەبێ چی بکەی؟ باشترین چێە؟ خوددا لەگەڵ خوددا قسە بکە، ئەژینا دڵت ئەتەقێت و ئەو باشترین و میهرەبانترینە سەپۆرتی تۆکات، هاوکاری تۆکات، گرنگی پێەیە. خودای گەورە مرۆڤەکانی زۆر خۆشەوێ، زۆر. من شتی زۆرم بینیوە کە خوای گەورە چۆن بەسەری کردومەتەوە، چۆن پاراستومی، چۆن هاوکارم بووە، چۆن احتیفازی پێوە کردو، چۆن ڕێزی لێ کردو، چۆن بەهای پێبەخشیوم، چۆن دنیای نیعمەت و بەهرەمەندی زۆری پێبەخشیوم، علمی پێبەخشیوم. خدا فەزلی خوای گەورەیە، هذا من فضل ربی. آخر قسم هەرگیز بە تەحەداوە قسەیاکەم. ئینسان ناتوانێت ئاسایش، ئاسوودەیی، کامەرانی، بەختەوەری، خۆشبەختی بەدەست بێنێ ئەگەر پەیوەندیشی بەهێزی لەگەڵ خودایە نەبێ. کاتێ پەیوەندیشی بەهێزە لەگەڵ خوای خۆتا هەبوو ڕاستگۆ بوویت، ئاسایش و بەختەوەری و ئاسوودەیی مڵکی تۆیە و سەرکەوتوو دەبی و گەورە دەبی و بەهێز دەبی و جوان دەبی و خوا ئەتپارێزێ، ئاوڕت لێیاتەوە بەڕەحمە. و دواتر هیچ مەکە، یەکشت بکە بە گەنجەکانەڵم، مرۆڤ بە، ببە بە مرۆڤ، ببە بە ئینسان، چکە تۆ ئەرکە لەسەرە، ئەرچی قورس، بەرپرسیارەتی گرنگ. بۆیە تۆ دەبێت بەو پەڕی ئەدەب و ئەخلاق و حورمەتەوە ئەرچی خۆت بەباشی جێبەجێ بکەی. تۆ بەرپرسیاریت، خوای گەورە تۆی بە بەلاش دروست نەکردووە، ئەرکت پێسپێراوە، مەهامەیەکی پێسپاردووی جێبەجێی کە. کات بە فیۆڕۆ مەدە. گەورەترین سەرمایی ژیانی مرۆڤ کاتە، نابێت کات فەرامۆشکەیت. سوودی لێ وەربگرە، بەردەوام، گرنگی پێ بدە، خۆت دروستکە، مەترسە، ئازا بە، بوێر بە، جورئەت مێژوو دروستەکات. لە دوایی دیواری ترسەوە خۆشبەختی ئەدۆزیتەوە. خۆ سەلامەت بن. سپاس بۆ ئێوە. سپاس بۆ کۆتا پەیامت لە بۆ پۆدکاستەکەمان و ئەو کەسانەی بینەر و بیسەری پۆدکاست. هیوادارم سەرجەم وشەکان بگا بە هەمویان و بتوانین خزمەتی ئینسانەکان بکەین، مرۆڤایەتی و گۆڕانکاری دروستکەین. تەمە ناکەم هەموو شتێک باش بێت. هیوادارم هەرەوەندە زۆرترین بینەر، زۆرترین سوود لە پەیامەکانی ئێمە بدات کە پەیامیشی ئەخلاقی و ئینسانی و مێژووییە، پڕە لە حەقیقەت، پڕە لە فەلسەفەی ژیان، پڕە لە ئەزمۆنی ڕاستەقینە، پراکتیکە، واقعە. هەرەوەندەوە هیچی تر و سپاسی بێپایانم بۆ هەموو ستافی ئێرە، بۆ خودی جەنابەت، بۆ هەموو بەڕێزانی کە لە پشت کامێراوە هاوکاربانن لەگەڵمان، چاویان ماچەکەم، تەمەناکەم سەرکەوتوو بن، سپاسی یەک پێشیانەکەم و هیوادارم ئێوە ئەم کارێکەکەن کارێکی خزمەتگوزاریە و کارێکی مرۆڤ دۆستیە، کارێکی خێرخوازیە، شاکارێکی گەورەیە. بەردەوام بن بۆ سەرکەوتن، بۆ بەردەوام بوون بە ستایلی جوانتر و مۆدێلی چاکتر. کەسانی زۆر هەیە بەدیلی کەمال داسان، زۆر لە من باشتر، چاکتر، عاقڵتر، پیاوتر، زیرەکتر بانکرێن، بیان تۆسنەوە، بانگێشتیان بکەن، بە ئەوانیش پەیامی خۆیان بڵێن. هەموو شتێک کۆتایی پێدێت، هەموو شتێک تێدەپەڕێت.
ئاگاداری ئەوە بین هەموو شتێک کۆتایی پێ دێت و تێدەپەڕێ ئەبووی کە فریابکەوین مەسێجەکانی خۆمان بگەێنین تا ئەوەندی کە لەسەر تەختی شانی ژیان میوانین با ئەوانش قسەی خۆیان بکەن بێڵە با قسە بکەن با ڕێی خۆیان دەرببڕن وشە پۆزەتیڤەکان گەورەترین گۆڕانکاری لە ژیانی مرۆڤاتی دروستەکات. زۆر سپاس بۆ ئەو لوتفەی جەنابتان و هاتنتان بۆ ئێرە. سپاس بۆ ئێوە. گەورەیە بۆ ئێمە یا خوارە بن سەلامەت دەبن ئینشاءڵڵا. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیت قوربانە بن. بینەر و بیسەرانمان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا ئەڵقەیەکی تر تا پۆدکاستێکی داهاتوو تا کەسایەتێکی تر بە خوداتان دەسپێرم و خوداتان لەگەڵ.